کاتتان باش ئازیزان دۆستان خۆشحاڵین جارێکی کە پێتان شادەبینەوە لە سەکۆکەی خۆتان لە ماڵی خۆتان لە پلاتفۆرمەکەی خۆتان لە فلیمسازانەوە. ئازیزان بابەتی ئەم شەومان ئەو بابەتانەیە جاری پێشوو باسی چەمکێکمان کرد کە خۆمان بەکەمەزانین لە بواری فلیمسازیشە زۆربەمان خۆمان بەکەمەزانین. ئەم کێشەیە ئەگەڕێتەوە بۆ دوو لایەن، لایەنێکیان ئەرێنیە لایەنێکیان نەرێنیە. ئەڵبەتە کەسمان بە فیلمی خۆمان ڕازی نین، بە هیچ بەرهەمێکی درامی و فیلمی و سینەمایی و داکومنتەری و هەموو تەلەڤیزۆن و هەموو بوارەکان ڕازی نین. ئەڵبەتە کە ڕازی نین وەکو وتم لە مەشە دوو چەمکە گرێتەوە، ڕازی نین لەسەر بنەمایەکی زانستی، هەنێکمان ئەڵێن لەسەر بنەما زانستیەکان لەسەر ئەمانە ئەم خاڵانە چونکە لە بواری فلیمسازیمانە درامایە میدیایە هەموو بوارەکانمانە نییە، کەم و کوڕی هەیە. هەنێکمان ئەمە بوارە ئەکادمیەکەی ئەڵێن زانستیەکەی ئەڵێن، بەڵام هەنێکیشمان هەروە فێرین، هەرچۆنێ بوو بە یەک وشە ئەڵێن بەکەڵک نایە فڕیدە، هەر سەیری نەکەی باشە، بەڵام نایین بگەڕین هۆکارەکان بڵین بە داتا بە بنەماکان قسە بکەین لەسەر چی بنەمایەک ئێمە کە ئەڵێم ئەم فیلمەم بەدڵ نییە، کە ئەڵێم ئەم درامایم بەدڵ نییە، چۆیم بەدڵ نییە، چیم بەدڵ نییە، چۆن بەدڵم نییە نادەین. لە کاتێکە ئێمە پێویستمان بەمەیە لە ئەنجامی ئەم ڕوونکردنەوانە ئەم شرۆڤانە هەردوو لامان هەم وەرگر ئەو بینەرەی کە دانیشە بە دیارەویشەوە و هەم خۆمان فلیمسازان بتوانین سوود وەرگرین بۆی بەرهەمی باشتر بکەین. اینجا بۆ ئەم شەو هاوڕێی ئازیزم فلیمسازی بەتوانە کاک شەهرام قادرمان لەگەڵایە. کاک شەهرام گیان یاخوا بەخێر بەیباندی ئەمەن. زۆر سپاس کاکسەکرد، یەک دنیا مەمنونم. چاوەکەمی لە خزمەتام چاوەکەمی کاک شەهرام جەم. کاک شەهرام بابینەوە سەر ئەوەی کە ئێمەی کورد بۆچی بەردەوام لە ڕەوت و ڕەوش و هەموو هەوڵەکانی فلیمسازی کوردی خۆمان ناڕازین. ئەمە وەکو ناونیشانەکە ئیتر کە بەڕێستانە چنە ناواخنی بابەتەکەەوە زیاتر پرسیاری تر دروستە بێت. جارە پێشە شتێک ماندوو نەبی کاکسەرکۆگیان، زۆر سپاس بۆ بانگێشتن، زۆر سپاس بۆ بەرنامە باشانەی کە جەنابەت دەکەی، بەڕاستی خزمەتێکی لە خزمەتە. زۆر سپاس. وەڵی کاکسەرکۆگیان قەزیەی ئەوەی ئایا ئێمە ئەوەی کە جەنابەت ئێستا باست کرد بە شێوەیەکی زۆر باش بە بڵین پێشەکیەکەی جەنابەت تەواوە، بەڵام پێشەوەی کاکسەرکەوت ئێمە بین باس لەوە بکەین کە ئایا فیلمسازانی کورد یانەوەی کە هونەرمەندانی کورد بەگشتی چەند باوەڕیان بەخۆ هەیە، چەند دەتوان ئەوەی کە پێی دەڵێن ئەو باوەڕ بەخۆبوونە لە ناویاندا زیاتر گەشە دەستێنێت. ئەویان لە ڕاستیدا ئێمە پێشەوەی کە بە تایبەتی باس لە بابەتی تایبەتی فیلمسازان یا هونەرمەندان بکەین، ئێمە دەبێت هەنگاوێک بگەڕینەوە بۆ دواوە ئەویژەوەیە کە ئایا بەڕاستی تاکی ئێمە لە کۆمەڵگەی کوردیدا چەند باوەڕی بەخۆ هەیە و لە هەمان کاتیشدا ئایا ئەو فەرهەنگە کە تۆ خۆت پێ ئینسانێکی باوڵین حەق بەجانب بێت، جا حەق بەجانب بەو واتایە ناکە هەر شتێکی هەڵەژ ئینسان بیکە هەر خۆی پێڕاز بێت. بەڵام لەوەی کە کوردیش نەتەوەیەکە، کوردیش خاوەن مێژوویە، کوردیش خاوەن کەرەکتەر و کەسایەتی باڵێن دیاری خۆیەتی و لە هەمان کاتیشدا کاریگەریەکانی نەتەوەی کورد بە شێوەیەکی گشتی هەم لە مێژوودا دیار بوو ئێستاش دیارە. ئەویان ئایا ئێمە تاکی کورد لە کۆمەڵگای کوردیدا چەند پشت بە مێژوو خۆی دەبەستێت و لە هەمان کاتیشدا چەند ئەو باوەڕ بەخۆبوونە
لە مێژووی خۆی وەردەگرێت نەگەوەی کە باوەڕ بەخۆبوون تەڵەب بکات یان داوا بکات. هەڵبەت ئەو بابەتە بەس کورد ناگرێتەوە بە تەکید نەتەوەکانی تریش بەتایبەت ئەو نەتەوانەی کە لە دەوروبەری کوردستانن ئەوانیش ڕاستە احتمال هەیە خۆیان لەگەڵ نەتەوەیەکی تری بێدەوڵەت بەراورد ناکەن بەس کاتێککە خۆیان دێن بەراورد دەکەن لەگەڵ نەتەوەکانی تر بە تەکید تووشی هەمان کێشە و گرفت دەبن کە ئێمە وەکو نەتەوەی کورد هەمانە ینی کەواتە شتەکان نسبینە لە نەتەوەیەک بۆ نەتەوەیەکی تر و بەراوردکردنی نەتەوەیەک لەگە نەتەوەیەکی تر ئەو باوەڕ بەخۆبوون یانەوە اعتماد بە نەفس لە ینی با بڵێن دەکەوێتە ژێر کاریگەری ئەو بابەتەوە لە لایەکی دیکەشەوە کاک سەرکەوتگیان ئایا ئێمە لە کۆمەڵگای کوردی چەند هەوڵدراوە کە تاکی چالاکی کورد باوەڕی بەخۆ بمێنێت ئەمەیان پرسیارە کاک سەرکەوت ئایا ئەگەر بێت و چونکە ئێمە ناتوانین باز لە پرۆسی هونەر باز لە پرۆسی ئەدەبیات باز لە فەرهەنگسازی بکەین ئەگەر بێت و هەنگاوێک نەگەڕینەوە بۆ هۆکارەکانی ئەوەی کە ئایا کێشەکانی فەرهەنگی ئێمە چییە و لە هەمان کاتیشدا ئایا لە چوارچەوەی فەرهەنگدا کێشەی هونەر و کێشەی فیلمسازی لە ناو چوارچەوەی هونەریشدا بەتایبەت چی کەواتە ینی گەر ئێمە هەنگاوێک بگەڕینەوە دووە دەتوانین با بە دیاریکراوی کەمێک چۆن دەڵێ مەیدانەکە بەرتەسک بکەینەوە لە خلالی 33 ساڵی ڕابردوو کە ئێمە لە بەشێکی کوردستان بمان هەوێ و نەمان هەوێ با بڵێن خۆ بەڕێوەبردن بمانێ و نەمانەوێ جۆرێک لە ئستقراری با بڵێن بە هەر هیچ نەبێ جغرافیاییمان هەبوو ئەگەرچی بێکێشە نەبووە و ئەگەرچی با بڵێن دەوروبەری کوردستانیش وازیان لە کوردستان نێناوە لە خلاری ئەو 32 ساڵەدا بەڵام بابین کەمێک واقعبین بین بزانین لەو 32 ساڵ 33 ساڵەدا سیستەمی حکومڕانی ئەو سیستەمەی کە 33 ساڵە مەجای پێدراوە بۆ ئەوەی کە کۆمەڵگەی کوردی بەلانی کەمەوە ئێمە باز لەوە ناکەین ئەگەرچی ئێمە چاوەڕێ بووین و بە دڵنیاییشەوە چاوەڕێین کە باشووری کوردستان و ئەو حکومڕانی باشووری کوردستان و ئەو باڵێ ئەتمسفەرێک ئێستا لە کوردستان باڵێن هاتوتەکایەوە یارمەتی دەری بەشەکانی تری کوردستانیش بێ ئێمە باواز لەوەش دێنین چونکە ئەوە نەکراوە بەڵام خۆ بۆ تاکی کورد لە باشووری کوردستاندا لە خلای 33 ساڵدا چه فەرهەنگسازیەک کراوە یارمەتیەک دراوە کە تاکی کورد بتوانێت باوەڕی بەخۆ بمێن جاجنا بەدەستا لەناو قسەکانیشتدا ئیشارەت بە شتێکی باش کرد ئەوە نەبێت کە ئێمە هەرچیەک ڕووبدا هەر ڕخنە بگرین هەرچێک باشش بێ هەر بەلایەوە بنین و ینی بڕیارماندا بێ کە بەس گلەیی بکەین یان بەس ڕخنە بگرین نا ئەواژنە بەڵام بە ئەگەر بە شێوەیەکی تەواو منطقی ئێمە بیرکەینەوە لە 33 ساڵی ڕابردوودا تاکی کورد چەند ئیشی لەسەر کراوە بۆ ئەوەی کە باوەڕی بەخۆ هەبێت من لەوەدا ئەمەیان جێ پرسیارە و من ئەگەر زۆر وەکو دەڵێن لێکی نەکێشمەوە بابەتەکە سیستەمی حکومڕانی کوردی با بڵێن حکوومەتی کوردستان لە 33 باشووری کوردستان لە 33 ساڵی ڕابردوو بە دڵنیاییەوە مەجموعەیشێکی باشی کردووە ئەوە بە وەکو چۆن دەڵێن بە بڕیار نەدەین کە هەرچی باشیش بێ هەر ڕەفزی بکەینەوە نا بەڵام ئایا زیاتر نەدەکرا ئایا ئەو پرۆسە فەرهەنگسازی کە 33 ساڵ مەجال دراوە چ کراوە من ناڵێم ئەوە بە شێوە گشتەکەی ئەگە باسە تاکی کورد و یارمەتی دانی با بڵین پرۆسە حکومڕانی بۆ ئەوەی کە تاکی کورد باوەڕی بەخۆی بێ تاکی کورد ئەگەر مؤسساتێکی نەبێ تاکی کورد ئەگەر بێت و وەکو چۆن دەڵێن ئۆرگانێکی دیاریکراوی نەبێ تاکی کورد ئەگەر بێت و زانکۆیەکانی ینی با بڵین پشتگیری نەکرێن ناوەندە ڕۆشنبیریەکانی پشتگیری نەکرێن تاکی کورد چۆن بتوانێت باوەڕ بەخۆی پەیدا بکات چۆن بتوانێت لە بەراورد و لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ نەتەوەکانی تر حەز بە بوونی خۆی بکات بە شێوەیەکی کامل و موسەجم
کە بەداخەوە ئەو ئیشە نەکراوە. من ئەگەر لێرەدا بینەوە وەکو چۆن لە هەنگاوی ئەو هەنگاوی کە بۆ دواوە نامان بینەوە پێشتر، یعنی بابینەوە حاڵی حازر ئەگەر بتوانم بڵێم لە ڕووی فیلمسازیەوە یان لە ڕووی پرۆسەی هونەری و فەرهەنگیەوە، من ناڵێم و بە تەکیدیش خەڵکانێکی زۆری شەنەکە ئینکاری ئەوە ناکەن کە تا با بڵێن فیلمسازانی کورد، هونەرمەندانی کورد بە شێوەیەکی گشتی یارمەتیان دراوە. و ئەگەر ئێمە واقع بین ئەوەی کە من ئەو دەم لێرە نەبوومە چەند جایتیش باسم کردوە لە کوردستان نەبووم، بەس بە دڵنیاییەوە ئاگادار بووم کەم و زۆر کە فیلمسازانی کورد تا ساڵی 2014 تاکو شەڕی داعشیش کە دەستی پێ کرد یارمەتێکی زۆریان دراوە لە ڕووی مادیەوە، باڵێن لە ڕووی بودجەوە. بەڵام و دواتر بەهۆی کێشە و بەهۆی شەڕی داعش و یان هەر شتێک کە ئێوە جەنابتان بە خۆتان باشتر لە من ئاگادارن، ئەو بابەتە هۆکاری هەر شتێک هەبێ ئێستا نەماوە. ئێستا من دەمێ بێمە سەر ئەو خاڵی کە بۆچی هونەرمەند و فیلمساز باوەڕ بەخۆ بوونی نەماوە، یان هەتا بەرهەمەکەی کە بەرهەمی با بڵێن ئەو بەرهەمەی کە بەرهەمی دێنێت بۆچی لێی بەشکە و بۆچی یەکێکیان دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هیچ کە ئەو یارمەتیە مادیە کە هەر پرۆسەیەکی هونەری پیسە کەجاکە دەڵێن مادی بەواتە یارمەتی دانی شخصی هونەرمەند نا، بەڵکو بەواتای پرۆسەیەکی دیاریکراوی منسەجم بۆ ئەوەی کە کاری هونەری وەکو بەشێک لە فەرهەنگسازی وڵات بتوانێت بچێتە پێش، کە ئەویان پرسیارێک لێرە کاک شارانجان باەمە بینە سەر ئەو چەمکە. من داوای یارمەتی ناڵم با بکەین لە دەسەڵات، بەڵام وایە دەسەڵات لە ڕێی وەزارەتی ڕۆشنبیریەوە و بە هەمویانەوە هەوڵیان بدایە ئاسانکاری بکەن بۆ بواری سۆشیال میدیا و میدیاکان و بواری فلیمسازی، چونکە ئەمانە ئەم چەمکانە یەکەم شت لایەنێکی ئابووری دائیمی بەردەوامی وڵاتن، دەسەڵاتن، دەوڵەتن، بڵێم دەوڵەتن، ئەمە یەک. و لە هەمان کاتشیان وشیارگەریەکی گەورەیە بۆ میلەت و بەڕووی جیهانیشە ناسینەوەیە شوناسە. یعنی ئەم سێ چەمکە زۆر گرنگ بوو بۆ دەسەڵات احتمامی بایەخی بەم سێ چەمکە نەدا، با بڵێم بەڕێکخراوەیی، یعنی بەڕێکوپێکی نەی کرد. خۆ منی شۆک و تۆ بیستومە هەر لەو برادرانەی کە لێرەوە لە فلیمسازانەوە باسەکەن لە دوای پرۆسەوە لە دوای 2023ەوە ئەڵێن پارە هەر ڕێژرا بوو بۆ فلیمسازانی کورد، عنی وا باسەکەن ئەڵێن بەڵام خەڵکی شەبووە پارەی وەرگرتووە، پارەی فیلمەکەی بە کاملی وەرگرتووە، تا ئێستا فیلمەکەی نەبینراوە، خانووی پێکڕیوە، سیارەی پێکڕیوە، بزنسی خۆی پێکردووە، بەلای ئیشی هونەریە هەر نەهاتووە. ئەمە ئەگەڕێتەوە بۆ سەرگەردانیە لە سیستەمی دەسەڵات و بواری فلیمسازی، بۆ شتێک بەڕێکوپێکی نەکرا، بۆ شتێک بەڕێکخراوەیی نەکرا. من مەبەستەکەم پرسیارەکەم لێرە ئەمەیە، بۆ ئەوە نەکرا، وەکو ئەوەی کە بەڕێستان لەوەی ئێستا زیاتر ئاگال لێبێ بە جۆرەی بابەتەکەشت لەوەی شرۆڤەشت بۆ کردبێ، لێڤەگەڕینت بۆ کردبێ. بەڵێ کاکبەرە وڵی کاکسەکەیان ئەوەی کە جناب بەستێکە ڕاستە. ئێمە من هەر پێشتیش ینی باسم کرد پێشووتر بە تەکید هەروەکو جنابش تەستای شارت پێ کرد و هەموو ئەو ئازیزانی فیلمساز ینی با بڵێن خۆیان گەواهیەوە دەدەن کە یارمەتێکی زۆریان درراوە پێشووتر، بەڵام خۆ یارمەتێکە ئەگەر هات بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو یارمەتی زۆرەی کە بۆ فیلمساز و هونەرمەندان تەرخانی کرد و پێی دەدان، ئەگەر هاتبا و لە چوارچێوەی بە موئەسساتی کردنی پرۆسەکە کردای زۆر باشتر بوو و بە تەکید نەتایجی زیاتری دەبوو و بە تەکیدیش ئەوەی ینی ئەوەی کە ئێستا ئێمە باسی دەکەین کە لە ڕێک لە ئێستادا کە ئەسەن یارمەتی پرسی هونەر و لە ناویشیدا فیلمسازی هەتاوە ڕاوەستاوە،
من نازانم ناتوانم بەڕەهایی بڕیار بدەم بەس لێرە و لێ بەتەکید کەسانێک هەنە کە یارمەتی وەردەگرن چۆنی وەردەگرن بە شێوەیە گۆری دەگرن ئەویان ئێمە ئاگادارین بەڵام بەتەکیدەوە دیارە کە لە ڕووی پرۆسەیەکی موئەسساتی نییە. وجا هەر ئەوەشە کاک سەرکەوت ئایا حکوومەتی هەرێمی کوردستان دەیتوانی ئەو گرفتە چارەسەر بکە؟ بەڵێ دەیتوانی 33 ساڵ مەجای هەبوو 33 ساڵ مەجای هەبوو بۆ فەرهەنگسازی 33 ساڵ مەجای هەبوو بۆ ئەوەی کە بەشێک لە کوردستان بەلانی کەمەوە ینی نەفەسێکی بێتەوە بەر لە ڕووی فەرهەنگەوە. ئێمە بە کەمێک واقع بین کاک سەرکەوت باشووری کوردستان لە ئازارێکی زۆردا لە ڕووی فەرهەنگیەوە. ئینسان تا لێرە نەبێت تا لێرە نەژێت تا ڕۆژانە بەیانیان لە خەو هەڵنەستێت نەچێتە دەوام خەڵک نەبینێت ترافیک نەبینێت ژن نەبینێت پیاو نەبینێت پیرەژن نەبینێت و منداڵ و پیرەمێر نەبینێت نازانێت کە باشووری کوردستان هێواش خەریکە غەرق دەبێت خەریکە نقم دەبێت لە ئازاری با بڵێن کێشەی فەرهەنگی. باشە کێشەی فەرهەنگی کە هەیە ئێمە هەمومان دەزانین کێشەی فەرهەنگی ئایا تاک خۆی چارەسەری دەکات لە کۆمەڵگەدا؟ ئەسم مێژوو شتێکی ئەوهای پێشانی ئێمە داوە کە کۆمەڵگەیەک تاک خۆی هەستاوە با بڵێن بەرپرسیارەتی وەرگتو بڵێ هەر ئینسانێک دەتوانێت لە چوارچێوەی خۆیدا لە چوارچێوە بەرتەسکی خۆیدا مەسئولیت قبول بکات بەڵام مەسئولیەتی سەرەکی مەسئولیەتی بەڕێوەبەری وڵاتە. ئێمە دیسانیش بە ئەو شتە دووپات بکەمەوە ئێمە ڕستمانەوە نییە کە هەر شتێکی باشش بکرێگلی لێ بکەین و قبولمان دەبێت ئەوەشیان نوعەکە لە سادیزم. بەڵام واقعبین ئەگەر بە شێوەیەکی واقعبین کوردستان خاوەنی سەرمایەکی زۆرەوە دیارە. باشە تۆ کە سەرمایەت لە دەستە تۆ کە مێژووشت لە پشتە ینی با زۆر با بڵێن بابەتەکە لە پرۆسەیەکی سیاسی نەبەستینەوە بەس بە هەموو ئەحزاب بە هەموو پارتەکانی کوردستان بە هەموو ئەوانەی کە ئێستا هەنە هەر هەمویان مێژوویەکی با بڵێن ڕزگاری خوازی ڕەوایان لە پشتە. من ئێستا باسی ئێستا ناکەم چونکە ئێستا هیچ کەسێک نایەت با بڵێن شانی خۆی بداتە بەرگریکردن لەو پرۆسەیەکی ئێستا خەریکە با بڵێ هەروە بەردەوام دەبێت. بەڵام خۆ مێژوەکەیان هەیە خۆ با بڵێ مێژوویەکی ڕەوایان لە پشتە خۆ سەرمایەکی زۆریشیان لە بەردەست بوو. باش ئەدی چۆنە تاکەشتە کە بیری لێ نەکراوەتەوە فەرهەنگسازی وڵات بووە کە باز لە فەرهەنگسازی دەکەین هونەریش دەگرێتەوە کە باز لە هونەر دەکەین بە دڵنیاییەوە هەموو تاکەکانی هونەرمەند دەگرێتەوە. هونەرمەند خۆی بە تەنیا ناتوانێت با بڵێن پرۆسەی هونەری لە وڵاتێکدا بەدەستی بەتاڵەوە بیهێ پاڵی پێوەنێ و بەرەو ئاقارێکی وەکو چۆن دەڵێن ئەرێنەی بیبات بە دڵنیاییەوە پشتیوانی دەوێت. ئەو بەڵام لێر لەسەر ئەم چمکە من تۆزێک ئەمێ هەڵوێستەیە بکەم. کاک شارامجان بەڕێستان وابزانم لەو کاتانە لە ڕۆژەڵات بوون تا پێش 91 پێش ڕاپەڕی. بەڵام ئێستا زۆرێک لە برادران و ئابینم لە سەیری ئەم لایڤە ئەکەن. ئەو برادرانە زۆرینە بەڵام زۆرێکیان نەزانم هەر لەو کەسانن کە لە بوارە هونەریەکە ئیشیانە کرد. ئێمە بەرهەمی هونەریمان ئەدەبیمان کار لەسەر کەڵچەر و فەرهەنگ و ئیتر بواری ڕۆشنبیری بە هەموو چەمکەکانیەوە پێش ڕاپەڕینمان لە ئێستا بەهێزتر بوو. ئێستا ئەو برادرانە کۆمەڵی برادر لەسەر خەتنەوەیان بینم کە شایەتی ئەو حاڵن یعنی گەروانیە با بڵێن وانە ئێستا با وەڵام بنەوە. ئەو کاتە زۆر باشتر بوو. لە دوای ڕاپەڕین تۆزێ گەرم و گوڕیەک هەبوو بەڵام هێواشی تر ئەڵێن پووکایەوە. بەڵام لە ڕاپەڕین پێش ڕاپەڕین خۆ ئێمە لەژێر دەسەڵاتێکا بووین بندستی دەسەڵاتێک بووین دەسەڵاتێکی داپلۆسێنەر. بەڵام هەرچۆنێ بێ ڕەزامەندیمان وەرەگرت سانسۆر ڕقابەیەک هەبوو چاودێریەک هەبوو بەسەر تێکستەکانەوە ئیتر بە هەزار فڕوفێڵ وەرە گیرا و ئاهاتین ئیشمانە کرد و کاریگەریشمان لەسەر خەڵک بوو. یعنی ئیشە هونەریەکان کاریگەریانە بوو. بۆ نمونە لە ساڵی 1982 لە سلێمانی کە من خۆم لەوێ بووم خۆپیشاندان کرا. یەکێک لەو کاریگەریانەی کە لەسەر ئەو خۆپیشاندانانە کاریگەری هەبوو 3 شانۆیی بوو.
شانۆی دکتۆر پاڵمی کە تیپی نواندن بەرهەمی هێنا بوو ڕەوانشاد کاک جیاد دڵپاک دەرێنانی بوو و شانۆیی زەلکاو کە هی مەکسیم گۆرجی بوو ڕەوانشاد مامۆستا عوسمان چێوار دەریهێنا بوو هی تیپی شانۆی پێشڕەو بوو و شانۆیی تەنەکە کە لە ڕۆمانەکەی یاشار کەمالەوە مامۆستا فوادی مەجی میسری ئامادەی کردبوو و دەرهێنانی مامۆستا ئەحمەد سالار بوو و بەرهەمی کۆمەڵی هونەرە جوانەکان بوو هونەروێژە بوو هونەرە جوانەکان یان هونەروێژە نازانم کامیان ئەمانە کاریگەریەکی زۆریان لەسەر ئەو کاتەی ئەو وەرچەرخانە هەبوو و دواتریش بەردەوام کۆڕ و کۆبوونەوەکان قەڵەباڵغ بوو بە ئیتر سیمینارە گیرا بەردەوام خەڵک تا مەزرۆی بینینی شانۆیی بوون ئەمانە خۆ دەسەڵات لە پشمان نەبوو بەڵام بە زۆر لە دەسەڵاتە بچڕایەوە میلەت کردی هونەرمەندان کردی و هونەرمەندانیش میلەتیان لە پشت بوو بەڵام ئێستاکە هونەرمەندان بۆ نایکەن با دەسەڵات لە پشتی نەبێت بۆ ئەم شەڕە ناکەن بۆ ئەم داوایە ناکەن خۆ ئێستا شەر هەیە ئەبینین مەسەلەن هەنێ شانۆیی هەیە منە بیسم ئەڵێن بە مانگ عەرز کراوە نمایش کراوە ئیشێکی جوانیشە بەرهەمێکی ڕژدیشە جددیە جوانیشە لە خزمەتی خەڵکیشە و خەڵکیش بە تامەزرۆ بۆیە چەنەها شانۆیی هەیە من نامێ ئێستا ناوەکانیان بێنم چونکە لەوەی هەنێک بیرکەم لەوێ نیم جا مەبەستم یعنی ئەو کاریگەریە هەیە ئەی بۆ ئێستا ئێمە وەکو فیلمسازان و هونەرمەندان ناتوانین ئەو ڕێگەمان هەبێت والله کوردجان من يعني ئەویان پرسیارێکی جددیە کە بۆچی ئێستا هونەرمەندان ئیش ناکەن یان دەیکەن بە تاکیدەوە بەرهەمەکان هەیە بەڵام بۆ ئەو خواستە بەو چین و گوڕە نییە کە دەبوایە هەبە یان ئەوەی کە جەنابەت باس دەکەی سەردەمی پێشووتر پێش ڕاپەڕین هونەرمەندان بەو گوڕ و بەو وەکو چۆن دەڵێن بەو ئەنەرژیەوە ئیشیان کرد جا خۆ کاک سەرکەوت هونەر شتێک نییە جگەل لە گۆڕانکاری کۆمەڵایەتی یعنی کاتێک هونەر لەدایک دەبێت کاتێک کە کۆمەلگا گۆڕانکاری تێدا یعنی ئەو داینامیک بوونی کۆمەلگەیەکە دەبێتە هۆکار بۆ ئەوەی کە پرۆسەی هونەری بەرەو پێشەوە بچێت لە سەردەمی مقاومە بەرەنگاری دژی با بڵین داگیرکەرانی کوردستان بە دڵنیاییەوە هەم هونەرمەندان هەم خەڵکانی تر ینی ئەو تینە و ئەو ئێنەرژیە یان ئەو خواستیان هەبووە یان ئەو هەستە ئەرێنیان هەبووە کە وەکو شعارێک وەکو با بڵین یان مەتافۆرێکی بەرەنگار بوونەوەی داگیرکەر ئیش بکەن و لە ئیشکردن نەوەستن بەڵام خۆ لە دوای ڕاپەڕین داگیرکەر نەما لە دوای ڕاپەڕین هێزی پێشمەرگە و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد کە ڕەوایەتێکی مێژووی هەبووە هاتۆ کوردستان و دوای با بڵێن لەو مەرحەلە ئینتقالیەی کە با بڵێن شۆڕژگێڕێک بیهەوێ وڵاتێکی مۆدێرن بەڕێوە ببات لەوەشەوە تێپەڕێوین شۆڕژگێڕان بەڕێزەوە بەشێکی زۆریان لە بازنەکە لە دەرەوەی بازنەی بەڕێوە نەک لە دەرەوەی بازنەی با بڵێن شۆڕژگەریان ڕێز و تەقدیریان هەمیشارەیە بەڵام لەوەی کە بیانەوێ سیستێمێکی بەڕێوەبردننی مۆدێرن بەڕێوە بەرن بە خۆشحاڵیەوە بەشێکی زۆریان پاشەکشیان کردو کە ئیشێکی زۆر باشیان کردو چونکە کۆمەڵگەی مۆدێرن بە پێشمەرگە بەڕێوە ناچێت بە هەستی ناسیۆنالیستی بەڕێوە ناچێت سەردەمانێک بڵێ ئەوە هەبووە و هەتاوەکو مێژوشەیە جێگای تەقدیرن و بۆ ئێمەش سەرمایەن هەبکو بۆ هەرهمە بەڵام لەگەڵەوەشدا هێواش ڕەوتی بەڕێوەچۆنی دەسەڵاتی کوردی بەرەو ئاقارێک دەڕوات یان بەرەو ئاقارێک ڕۆشتووە کە ناومێدیەک بمانێ و نەمانەوێت ئێمە کوردین خەڵکی ئەم بەشەی کوردستانین وڵاتی خۆمان خۆش دەوێت مێژووی خۆمان خۆش دەوێت مێژووی ڕابردووی خۆمان خۆش دەوێت ڕێزی دەگرین و بوونی ئێمە پەیوەستە بە مێژووی ئێمە
بەڵام پرسیار لەوەدا بوونی ئێمە چەند پێیوەستە بە ئێستا جا من لێرە پرسیارێکەکەمەیە کاک جا هونەرمەندانیش کاک سەرکۆجیان بورە هونەرمەندانیش چونکە ئەو پێیوەست بوونەی ئێستا بەڕاستی ئینقەتاعەک دروست بووە لە نێوان ڕەوایەت و با بڵێن ئەو کاریزمایە کە مێژوو هەیەی کە هەمومان ڕێزی دەگرین و بەشێکە لە ئێمە لەگەڵ ئەو واقعی کە ئێستا ڕوودەدا وای کردووە کە تاکی کورد و لە ناویشیاندا هونەرمەند هیچ هەستێکی نەمێنێ ئەو هەستە جددیەی کە ڕۆژانی بەرەنگار بوونەوە لەگەڵ داگیرکردا دێ بەچکە ئێستا نازانن خۆ سەری لێ شێواوە دژی کێ لەگەڵ کێ چۆن بە چ شێوەیەک سیستەمێک کە سیستەمی خۆیەتی خەڵکێک کە خەڵکی خۆیەتی با بڵێن بزوتنەوەی کە ڕزگاری خوازی کورد کە مێژووی خۆیەتی هاتۆ دەسەڵاتی بەدەستەوە گرتە دوای 33 ساڵ نەیتوانیوە یەک هەنگاو لە فەرهەنگسازی وڵات بەستەوە بگرێت باشە شانۆکارێک شێوەکارێک فیلمسازێک شاعیرێک نووسەرێک چۆن هەستی بمێنێت کاتێک کە سیستەمی با بڵێن بەڕێوەبردنی وڵات دوای 33 ساڵ تووشی بۆمبەستێک بۆ بۆمبەست جا ئەگەر بڵین تووشی ینی تووشی بەربەست بووە بربەستێک بووە کە نازانێت چۆن مامەلەی لەگەڵ بکات بەڵێ بەس شتێکی کە هەیە من لێرە دوو خاڵ وەکو ڕوونکردنەوەیەک و پرسیار ئاراستەی جەناب دەکەمەوە چمە سەر هەنێ لەو سەرنجانەی برادران کە نووسیویانە چونکەوانیش لەگەڵما هاوکارن بۆ بەرنامەکە یەکەم شت با ئێمە وا نەبێت لە دوای ڕاپەڕینەوە هەموو شتەکان بسووتێنین شت کراوە ئەیتر چێ کردوێتی هونەرمەندان و ڕۆشنبیران ئەوان بەدەستی خۆیان کردویانە یا بە زۆر لە دەسەڵاتیان پچڕیوە و کردویانە چونکە کۆمەڵێک گۆڕانکاریشەیە کۆمەڵێ شتی چاکشەیە شتی باشیش کراوە کە ئێمە پێش ڕاپەڕین نەمانەتوانی بیکەین ئێستا کراوە هەنگاوی باش نراوە بەڵام لێرە پرسیارەکەی من چییە؟ ئایا ئەوانە لە ئاستی ئەو خۆزگە و خواستەی ئێمەی میلەتی کووردە ئەوەی کە کراوە؟ چونکە ئەو کاتی پێشڕاپەڕین لە ئاستی ئێمە تێپەڕی بووە کاریگەری لەسەر کۆمەڵگا هەبوو بەڵام ئێستا ئایا لەو ئاستەیە کە ئێمە ئەمانەوێت ئەمە یەک و خاڵێکی کەشەیە بەڵام با زۆر لەسەری نەڕۆم ئەمە حەزەکەم ئەوەمان لا ڕوون بێ ئایا ئەو ئیشانەی کە کراون جوانەکان خراپەکان با بخینە ئەولاوە جارێ واوەی کە دەسەڵاتش کە کردوێتی بە خراپە کەوتۆتۆ بابی خینە ئەولاوە بەڵام باشەکان ئایا لەو ئاستەیە اینجا پرسیارەکانی برادران سەرنجەکانی برادران کاک عەلی سەعید دەڵێ ئایا بوونی دەوڵەتی نەتەوە مەرجە و مەحەکە بۆ بەرهێمێنانی فیلم لەبەر ئەوەی سینەما کارێکی فرەلایەن و کۆمەڵیە وەڵامی دەیتەوە بەڵێ وەڵامی پرسیارەکە بدەمەوە یان ئەو کە جناتوانی وەڵامی ئەم بیتەوە بڵێ وەڵامی کە عەلی بیتەوە وەڵامەکە بە دڵنیاییەوە دەوڵەت یەکجار کاریگەرە هەبوونی دەوڵەتێکی دیاریکراو هەموو جنگەکانی کۆمەلگا کۆنتترۆل دەکە بەرەو پێشەوەی دەبا و پێناسەی دەدات ئێمە بەداخەوە چونکە نەتەوەیەکین دەوڵەتمان نییە لە هەمان کاتیشدا ناتوانین دەیهێنین و دەیبین ناتوانین پێناسەیەکی زۆر منطقی بۆ هیچ لە جنگەکانی کۆمەلگای خۆمان یعنی پێداکەین کەواتە هەبوونی دەوڵەتێک بە دڵنیاییەوە پێناسەکەری هەموو بابەت و هەموو جنگەکان و هەموو با بڵێن چالەکیەکانی کۆمەلگەیە و لە هەمووش گرنگتر هەبوونی دەوڵەت باوەڕ بەخۆبوون چەند قات و چەند قات زیاتر دەکا کە بەداخەوە ئێمە وەکو کورد چونکە دەوڵەتمان نییە بە دڵنیاییەوە لە بەراوردکردنی خۆمان لەگەڵ نەتەوەکانی دیکە بە شێوەیەکی ناڕاستە و خۆ تووشی کێشەی دەرونی دەبین تووشی ئەوەی کە کاکسەکە جنابەت پێشتریش باست کرد ئەوەی کە ئێمە ئەگەر زۆر بە سادەیی بڵێن چەند ئەوان لە خۆمان بەسەرکەوتوتر دەزانین یان خۆمان چەند بە تێشکاو دەبینین ئەویان هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە خاوەنی دەوڵەتێکی دیاریکراوینە و بەداخەوە من دیسانتوان بڵێم ئەوەی کە کاکسەکۆتیش جنابشت باس کرد و پێشتریش من ینی منیش ئیشارەم پێدا ئێمە ناڵێن هەر شتێکە ڕوویداوە خراپە یان هەشتێکی باشی بکرێت دەبێت ڕەفزی بکەوە نا بەڵام بەڕاستی هەر ئەوەی کە
تاکسەکە جناب چەند بە پێی پێویست بووە پرسیارەکە لێرەدا چەند بە پێی پێویست بووە چەند خەمخۆری بۆ فەرهەنگسازی و لە چوارچێوەی فەرهەنگسازیشدا بۆ هەموو بابەتەکان وێنەری خەمخۆریەکە چەند بووە بە موئەسساتیکردنەکە چەند بووە و لە هەمان کاتیشدا بەڵێ من بۆ ئەوەی کە لە بیرشم نەچێت بە دڵنیاییەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەشی لە سلێمانی لە دهۆک لە هەولێر بەشی یعنی بەڕێوەبەرایەتی سینەمای هەبوو ئەوەی من لە دوور و نزیک ئاگادارم هەر هەمویان هەوڵی خۆیان داوە هەر هەمویان هەوڵی خۆیان داوە بەڵام خۆ هەوڵ هیچ ئیشێک بە یەکدەست ناکرێت دەبێت حکوومەت پلانی هەبێ با بڵێن بەرنامەیەکی تۆکمەی هەبێ بە ئەوەی کە هەموو جنگەکان بە شێوەیەکی دروست و لە هەمان کاتدا کارساز لە ڕووی فەرهەنگسازیەوە یعنی بەرەو پێش بێت کە بەداخەوە ئەو گلەیەکی ئێمەش هەمانە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان تا بە ئێستا نەیتوانیوە کە ئەو جنگانە ینی بۆشایەکانی پڕ بکاتەوە و لە هەمان کاتە بەداخەوە لەو ساڵانی ئەخیری هەر یەکجار تووشی ناومێدیەک بووینە تاکی کورد. بەڵێ جا من بۆ کاکە عەلی بەس لەسەر مەسەلەی دەوڵەتی نەتەوە ئەو دووشەیە بۆ چوونێکی خۆمەیەکە عەلی بەڵێ من پێم وایە دەوڵەتی نەتەوە کاریگەری زۆری هەیە بۆ نمونە تورک بە هەر هەمویانەوە ئیسلامی و مارکستی و قەومی و هەر هەمویان کۆمەنیستیەکانیشان هەر هەمویان من لە تورکیا ژیاوم هەر هەمویان نەتەوە پەرستن هەر هەمویان نەتەوە پێش مارکسیەتە پێش دینە پێش هەموو شتێکیانە ئەوە نەتەوە پەرستن یعنی گەشتۆتە ڕادەیەک لە ئێسکی هەموو تاکێکیانە من بینیومە زۆر کەمم لێیان بینیوە وانە بن ئەمە یەک ئەمریکا من ئێستا لە ئەمریکا ژێم ئەمریکا فرە نەتەوە و فرە ئاین و فرە هەموو شتێکە بەڵام کاتێکا چیتە سەر پەروەردە پێم وایە وڵاتەکانی تریشوان نەک پێم وایە زۆرینەیان بەو بڕواین لەو بڕایی خۆم ئەمە بۆچوونی خۆمە لە بڕوای خۆمەوە پێم وایە ئەمریکا لە پەروەردەوە ئیش بۆ واکە نەتەوە دروستکات لە ئەمریکا هەرچ مناڵێک لە هەرچ وڵاتێکەوە کە دێتە ئێرە هەرچ خێزانێک کە دێت پێش هەموو شتی ئەمریکا مناڵەکە یەگرێ خاتە بەرخوێن لە سەعات حوتی بەیانی لە ماڵ دەریەکات ئیتر 7:30 پاسی بۆ گرتووە ئەیباتە ئەوێ هەتا سەعات 3 لە ناو پەروەردەیە لە ناو سلجی خوێندنە لە قوتابخانەیە ئەو مناڵە لەوێ هەموو شتێکی ئەمریکی پێدرێت بە زمان بە نەریت بە یاسا بە هەموو شتێک یعنی میقاتەکرێ بە مناڵێکی ئەبێ بە مناڵێکی ئەمریکی سەعات 3:04 گەڕێتەوە بۆ ماڵەوە لە سەعات 3 لە خوێندنگە دەرەچێت 4 گەڕێتەوە بۆ ماڵەوە باوک و دایک ئیشەکەن ئەگەر ئیش نەکە ناتوانێ پارەی ژیان پێداویستەکانی ژیان دابین کات ئەوەنە دەرفەتی نییە باوک و دایک ئەوەنە دەرفەتیان نییە شەڕ بەرامبەر بەو نەریتە بکەن بەو ڕێسایە بکەن کە ئەمریکا دایناوە ئەی خاتە مشتی مناڵەکانیانەوە ئەیانەیە مناڵەکانیان ئیسلامی بێت ئەیانەیە مناڵەکانیان فێری عەرەبی بێ فێری کوردی بێ بە کوردی لە ماڵەوە لەگەڵ یا قسەکەن ئەیانەوێ ڕۆحیەوەی تا دروستکەن بەڵام تا چەند توانی ئەمە کێشەکەیە ئەمریکا دەوڵەتە و نەک ئەمریکا کەنەداش وایە ئۆسترالیاش وایە ئەو وڵاتانەشی کە تازە با بڵێن تازە پێکهاتیان لەسەر دروست بۆ میلەتە کۆنەکەی خۆیانیان خراوەتە ژێرەوە ئەوانە هەمویان ئاوا ئیشی بۆکەن نەتەوە دروستەکەن و ئیش بۆ نەتەوەشەکەن تەنانەت سینەمای ئەمریکی بڕۆ سەیری سینەمای ئەمریکی بکە هەرچ فیلمێکە بینیت ئیش بۆ نەتەواکە شتی نەتەوەی تایە هەموو شتێکی نەتەوەی ئەمریکای تایە کە ئێمە هەمومان نەڵێنەوە ئەمریکا فرە نەتەوەیە فرە زمانە فرە ئاینە فرە کەڵچەرە بەڵام هەمووی بڕۆ لە فیلمێکا بینیتەوەڵێ ئەمە ئەمریکیە شوناسەکەیەتی تەواو چۆن کاریگەری نییە ئەی بێت ئەجەبا زۆر نەڕۆم لەسەرم پرسیارێ ئەو کاک لالش ئەمە بۆچوونی منە کاک عەلیجان ئیتر نازانم برادێکی کە لەوەیە بۆچوونی جیاواز بێ لەوەی هەر ئێستا کاک شارامیش لەگەڵ منە و بۆچوونەی جیاواز بێ با بزانم کاک لالش ئەڵێ چی لالش تیەتر لیبەر ئەمە بەو هیوایەم کاک شەماڵ و شەماڵ عومەر و نیگارخان بێت
ئەوان بن ئیتر نازانم ئەڵێ بەداخەوە ئێستا هەوڵی بەرهەمێنانی ئەستێرەکان ئەدرێت نەک هونەرمەندی ڕاستەقینە. کاک شەهرام تۆ لە کوردستانی تو ئەم وەڵامە پەیوەستە بە تۆ. وڵای کاکسەکۆی خۆی ئەویان بابەتێکی تقریبان ئێستا بۆتە ینی کێشەیەکی جیهانی هەر کوردستان ناگرێتەوە ئەوەشیان دەگرێتەوە بەشێکی زۆر دەگرێتەوە بۆ ئەو لایەنە با بڵێن بەشێکی دەگرێتەوە بۆ قەزەی سوشل میدیا و ئەو ینی با بڵێن کە تقریبان دەتوانین بڵێن وەکو بابەتێکی کات بەسەربردن و کاتبەرکردنی لە هاتووە بەشێکی دەگەڕێتەوە بۆ ئەوە ئایا ئەستێرە دروستکردن خۆ جاخۆ شتێکی باشە ئەگەر ئینسان وڵات ئەستێرەی هەبێ یان کەسانی بەرچاوی هەبێ بەڵام پرسیارەکە لەوەدا ئەم پرۆسەیە کە ئێستا ڕوودەدا چەند لە واقعدا ینی باڵێن ئەستێرەی واقعی بەرهەمدێنێ و چەندیش خەڵکانی بەهرەدار دەخاتە پەراوێزەوە. هەڵبەت من قەناعەتی منەوەی کە خەڵکانی بەهرەمەند قەت ناخرێنە پەراوێزەوە ئەو سەردەمە موواقەتێکی ئێستاشەیە هەر خۆی مەکانیزمەکە ئەوەیە کە زوویان درەنگ دەگەڕێتەوە سەر با بڵێن ڕتمی ئەساسی سەرەکی خۆی کەویش ئەوەیە کە ئینسانەکان بەپێی بەهرەی خۆیان خزمەتی کۆمەڵگەی خۆیان دەکەن و لە پەراوێز لەگەڵ خزمەتکردنەکانیشیاندا دەردەکەون. بۆیە من هەڵبەت ئەو ئازارە بەس ئازاری کۆمەڵگەی کوردی نییە لە وڵاتایی تریش ئەو حاڵەت هاتوتە پێش و دێتە پێش و ئێستاش تقریبان بەردەوامە بەس من بۆی دەچم کە وەکو چۆن دەڵێن کاتێکی ینی حاڵەتێکی کاتیە کە کۆتایی پێدێت. بەڵێ هەر لا لە تیەتر لەیبەر کە نیگارخانە نیگارخان سڵاوی تایبەتم بۆتانەیە بۆ خۆت و کاک شەماڵ ئەوان دوو کەسی زۆر زۆر کاریگەر بوون و ئەو تیپی ئەزمونگەریاندا مەزرار و پێش ڕاپەڕین لە کوردستان کاریگەریەکی زۆریان لەسەر چەمکەکە هەبوو و لەسەر کۆمەڵگاش جا من کە ناوی بەرهەمی ئەوانم نەیەنا بەڵام ئەوان لەو کاتانە لە ساڵانی 1982 وابزانم هێشتا خوێنکاری ئەکادمیان نەبوون بەڵام لەو بەرهەمانە لە هەنێکا بەشداریان هەبوو بەڵام دواتر تا پێش ڕاپەڕین دوایەوە کە دەرچوون ئەکادمیان تەواو کرد بەشی شانۆ ڕۆڵێکی زۆر زۆر بەرچاویان نەبوو یعنی لە گۆڕینی ڕەوشی شانۆی کوردی ئیتر ئەلبەتە بەسەوان بەتەنهانا کەسانی کەش هەبوون بەڵام ئەمان چەمکێک بوون لەو کاریگەری لەسەر ئەو گۆڕینی ئەو ڕۆڵە. دەستان خۆش بێ و خۆشحاڵم نیگارخان لێرێ ڕێزی تایبەتم بۆتانێ. اینجا پرسیارێکی کە ئەڵێ هەر نیگارخان لەوەیە وەکو سەرنج بێت ئەڵێ ئەمڕۆ زیاتر گلەیی دەکرێت بەڵام کۆنسێپ و پلانی ئەلتەرناتیڤ نییە. زۆر ڕاست بەداخەوە ئەو حاڵەتە لە کۆمەڵگای ئێمەدا و لە بەشێک لە کۆمەلگایەکانی تریشدا هەیە خۆی ئێمە دیسان واژ وەکو پێشتریش ئیشارەمان پێدا کاک سەرکردگیان ئەوەی کە ئینسان ناڕازیە ئینسان وەکو چۆن دەڵێن جۆرێک لە گلەیی هەیە ئەو ناڕازی بوون و گلەیە هەروەکو باسمێک پێشتر ئەوە نییە کە تۆ ڕەفزیان ئەتەردی هەموو شتێک بکەیتەوە نا ئەوەشان جێگایەکی لۆژیکی منتقی ناگرێت بەڵام خۆ لە جیات ئەوە ئینسان دەتوانێت بەڵکو بتوانێت ئەو هەماهەنگی و با بڵێن پەیوەندی نێوان ئەدیبان و هونەرمەندان و دامەزراندنی موسساتی جیاواز لایەن خۆیانەوە هەنگاوێک بێ بۆ ئەوەی کە ئەو باوەڕ بەخۆبوونە و ئەو گلەیکردنە کەمتر بێتەوە و لە هەمان کاتیشدا کاک سەرکردیان مۆزوعی قەزیەی ئەوەی کە ئایا ئینسان ڕەخنە دەگرێت ئێمە هەمومان دەزانین کە ڕەخنەگرتن یان با بڵێن ڕەخنە ئەوەی کە پێی دەگوترێت
با بڵێن ڕخنەگرتن لە بابەتێکی ئەدەبی لە بابەتێکی هونەری یان لە بابەتێکی فەلسەفی پێشە شتێک پرینسیپەکەی ئەوەیە کە ڕخنەگران چۆن دەڵێن هەموو ئازیزانەی کە بە شێوەیەکی گشتی ڕخنەی ئەدەبی هونەری دەگرن یا فەلسەفی دەگرن و قوڵبوونەوەیەک یان با بڵێن پێداچوونەوەیەکی وردیان لە بابەتەکاندا هەبێت بەپێی هەموو با بڵێن بەپێی هەموو ئەو ئەزمونانەی کە لەبەردەستە ڕخنەگرتن عادەتەن ڕخنەگر خۆی لە نووسەریان لە فیلمسازیان بەگشتی لە هونەرمەندیان خۆی لە بیرمەندێک ڕخنەگرتن زۆر حساسترە زۆر با بڵێن هەستیارترە بۆیە زۆر دەبێت بە هەستیاریەوە پرۆسی ڕخنەگرتن لە کوردستان زیاتر بەرەو پێشەوە بچێت و ئەو ئازانەی کە ڕخنە دەگرن زۆر گرنگە کە ئەو هەستە لە لای هونەرمەندان فیلمسازان نووسەران بیرمەندان دروست نەکەن کە بە پێویست نین یان لە ڕووی ئەحساسیەوە ڕخنەگرتن بوونی نەبێت چونکە ئەویشیان لەسەر باوەڕ بەخۆبوون کە با بڵێ ئەو تێمی ئەساسی بابەتەکەی ئەوڕۆی ئێمە بکەکسەکوێجان ئەوشان تەسیاتێکی زۆری هەیە من مەبەستم زیاتر ئەوەیە کە ئازیزانی ڕخنەگەر لە هەر چوار پارچەی کوردستان هەوڵ بدرێت ڕخنەگرتن زیاتر خۆی لە ناو چوارچێوەیەکی تاو ئەکەدمیکدا بدۆزێتەوە و ئەو کە دیسانیش دووبارەی دەکەمەوە ئەو ئازیزەی کە ڕخنە دەگرێت لە فیلمێک لە ڕۆمانێک لە بابەتێکی هونەری یان فەلسەفی یان ئەدەبی خودی ڕخنەگرەکە و پرۆسەی ڕخنەگری زۆر هەستیارترە لە خودی بابەتەکەی کە ڕخنەی لێ دەگرێت بۆیە چکە کاریگەری با بڵێن زۆر زیاتر دەبێت و تەسیراتێکی زۆریشی دەبێت بەسەر باوەڕ بەخۆبوون ئەوەی کە باسمان کرد کە بۆچی تاکی کورد و بەتابەت لە ناو هونەرمەندان و ئەدیبان ئەو باوەڕ بەخۆبوونن کەمە یان نییە یان لە بەرهەمەکانی خۆیان ناڕازی هەڵبەت هەر ئەو پرۆسێشە کە ئەگەر ئینسان بە هەستیاریەوە و بە ئەمانەتەوە مامەڵی لەگەڵ نەکات وا دەکات کە باوەڕ بەخۆبوونی خەڵک دەکەوێتە ژێر پرسیار لای خۆیەوە بەتایبەت توێژی یان جیلی نوێ کە ئەزمموی ژیانیشی کەمترە ئێستا هەفتە بواری ئەدەبی هونەریدا ئەگەر بێت پرۆسی ڕخنەگرتن لە چوارچێوەی تەواو ئەکەدمیکدا نەبێت نەتائیج و دەرکەوتەی زۆر نەرێنی دەبێت. بەڵێ من هەر لەسەر ئەو بۆتمەی نیگارخان ئەڵێم کاڵێ ئەمڕۆ زیاتر گلەی ئەکرێت بەڵام کۆنسێپ و پلانی ئەلتەرناتیف نییە. ئەلبەتە من بۆ وەڵامی ئەمە بۆ چوونی خۆمە نیگارخان ئەگەر فلیمسازی کوردی بازاڕی نەبوو ئەلبەتە ئەلتەرناتیف دروست نابێت. ئەلتەرناتیف گەلێ جار دەسەڵات ئەم ڕۆشە دروست دەکات ئەو ڕۆشەی کە ئێستا هەیە گەلێ جار هەنێ لە ئەو کەسانی کە بەرژەوەندیان لەگەڵ ئەم ڕەوشە هەیە ئەوان دروستیەکەن بۆ بەرژەوەندی خۆیان بەڵام ئەگەر هاتوو بازاڕی بۆ دروست بوو بازاڕی هەبوو ئەو کاتە سیناریۆی باش خۆیە چێتە بازاڕەوە و فیلمی باش خۆیە چێتە بازاڕەوە ئەلبەتە کاری هونەری بەگشتی خۆی ئەچێتە بازاڕەوە ئەگەر باش و پۆخت نەبێت لە بازاڕە جێی خۆی ناکاتەوە و تەنانەت ئەوەی کە ئەیبینین باسی ئەستێرە ئەکەین باسیەوەکەین خەڵکانێک دێن بە زۆرێکی بە ئەستێرە یان خۆی حەقی خۆیەتی ببێ بە ئەستێرە کە ئەش بێ بە ئەستێرە ئایا لەکوێیە بۆ بە ئەستێرە ئێستا بۆ نمونە لە وڵاتانە من بمەوێ ئەکتەرێک بێنم واشتن دەنیز بێنم نواندنم بۆ بکات لە هەموو جیهانە خەڵک لەبەر هیچ نەبێ واشنتن دەنیزە چێ بۆ سەیری فیلمەکە چونکە ئەستێرەیە جۆلا ڕۆبرت بێنم لەبەر ئەوە چن بۆ سەیری فیلمەکە شانۆیش بێ لەبەر ئەوە چن ئەمە جیایە بۆ ئەو خاوەنی ئەو متمانەیە ئەلبەتە نیگارخان خۆی لە سویسرایەوە کاک شەهرامجان بەڕێز شتان نەزانن لە وڵاتانە لە بواری هونەریە کرێدت متمانە زۆر ڕۆڵە بینێت ئەو ئەکتەرانە متمانەیان هەیە مەرج نییە لەوەیە تا ئێستا لە هۆلیوود بە ئەستێرە حساب نەکرابێ لەوەی ئەو ئەستێرەیان بۆ دانە نابێ بۆ ئەکتەرە بەڵام لەسەر ئاستی جیهانە تەواو کەسێک کە متمانەی هەیە و متمانەی لای بینەرش هەیە لە بازاڕی
فلیم سازی شایە چونکە ئەو لە فیلمێکە یا لە ئیشێکە بەشدار نابێت ئەگەر ئەو فیلمە پێش هەموو شتێ خزمەتە مرۆڤایەتیەکە نەکات تۆ سەیری ئەو وەکتەرانە کە زۆربیان ئەو فیلمانی کە هەڵێ بژێرن هەرکە سیناریۆکە هەڵە بژێرن سەیری ئەوواکەن بزان چەند لە خزمەتی مرۆڤایەتیە پێش پارەکە ئەوان پێش پارەکەکەون بابێمەوە سەر ئەمە وەڵامێک بوو بڵێن گەنگەشەیەکە لەگەڵ نیگارخان لەوە ئێستا بۆ چوونی کەی هەبێت کاک شارانگیان باسی ڕەخنەت کرد ئێمە لە کوردستان وا بزانم نەمهێشت بابەتەکە تەواوکەی ئێمە لە کوردستان بەگشتی کورد کێشەیەکمانەیە خەڵکێکمانەیە یەکسەرڵێ ئەم درامایە ئەم فیلمە هەر تاقەتم نەبوو چم سەیری بکەم ئەمە ئەگەر هونەرمەندێک بیڵێت زۆر قورسەکەوێ لەسەری ئەبێ پێمان بڵێ لەسەر چی بنەمایەک شتەکانمان بۆ ڕوون کاتەوە نەک بە یەک کۆمنتێک یان پۆستێکی بچووک چواردێڕی لە واڵی با بڵێن لە لاپەڕەی دیواری فەیسبووکەکەی خۆی ئەوەی داناوە تەواو کە ڕەتی فلیم سازانەکاتەوە بەگشتی فلیم سازانەوە ئێستا گەشتۆتە خەریکە بیریشمەچێ 183 وانە لەم 183 وانێ معقولە ینی 20 وانەی باش نەبێت ڕەتی هەرکاتەوە ئەمە ناکرێت ینی بۆ بە دوو دیێڕێیڵێتە ماگەر هونەرمەندێک بێ ئەگەر کەسێک بێ مەرجنی هونەرمەند بێ ڕۆشن بیریش بێ لەسەر یەکەوێ بەڵام ئەگەر کەسێکی ئاسایی بێکار سەیری فیلمەکات ئەمە جیایە تا ڕادێک ئەوە ئەواڵێ بەڵام ئێستا من شخصی خۆم لەم سەکۆیەوە حەزەکەم لەگەڵ ئەو کەسانەشان گەنگەشاکەم بۆی بیان هێنمە بوارەکەەوە ئەویش بەیانی کە دێ گەنگەشە لەسەر فیلمێکە کات بۆ ڕەخنەیەک با پێمان بڵێ لەسەر چی بنەمایەک چۆن بە داتا بۆمان ڕوون کاتەوە هەم کەسەکە خۆی کەسی سادەکە ئەبێ بە کەسێک شرۆڤەکار و هەم ئێمەش لی سوودمەند نەبین ئێمەی فلیم سازان با بە دێڕێک دوو دێڕ نەبێت ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە لە ناو میلەتی ئێمەیە هەیە بەو دووسێ دێڕە و شتێکەڵێن لەسەر ئیشێک گەورە دەرهێنەرێک نووسەرێک سیناریستێک کاستێکی گەورە ئیشیان کردووە ئیتر ئەڵبەتە ئێستا بۆ نمونە مەسەڵەن ئایەکێتی کردوێتی تێ هەڵدا پارتی کردوێتی تێ هەڵدا کاکە خۆ سەدامیش وەختی خۆی پارەیەدا ئێمە ئیشکەین یعنی ئێستاش ئێران پارە ئەدات مەسەلە نازانە مەیدایان ناکاک شاران تۆ زیاتر ئاگاتان لە سیستەم ئێرانە ناگام لێ نییە ئێخۆ ئەمانە ئێمە هێشتا بندەستی ئەوانین تورکیاش بە هەمان شێوە باشە ئێمە پارە وەرنەگرین ئەی بۆ نین لەو فیلمەیە لەو درامایە بگەڕێن بزانین و کەسە چی کردووە وەنێ چی کردووە بە دوای چی ئاگەڕاوە لەوەیە نامەیەکی خۆی پەیامێکی خۆی هەبێت کاتێ سەدام لەسەر دەسەڵات بوو نیگارخان کاک دڵشاد برادرانی کەشکە ئێستا لەسەر خەتن لەگەڵمە ئاگایان لێبوو زۆرێک لە فلیمساز و شانۆکارە عێراقیەکان عەرەبەکان لەژێر دەسەڵاتی سەدامە کە دەسەڵاتێکی زۆر زۆر درڕندە بوو بەڵام ئیشی شەکرا و شتی زۆر جوان و پەیامی زۆر مرۆڤایەتی جوانی شارەگەیان بە شێوەی هێماکاری بێ هەرچۆنێک بێ شتی خۆیانەوت یعنی ئەمە هەبووە ئەی بۆ ئێستا ئێمە ئەم ڕەخنەگرانەمان ئەم شرۆڤەکارانەمان وابن کاک شارام پێت وایە ئەو کەسانە قسەکانیان وایە بە دوو کۆمنت کە نووسێت ئەوە گازن دەبێ ئەوە گلەیی بێ لە فلیمسازی کورد لەو کەسێک کە فیلمێکی کردووە شەو ڕۆژ خەوی پێوە بینی و خۆیان لەگەڵ یاهیلا کردووە پێت وایە ئەو دوو دێر کۆمنتە یا لە پۆستێکی فەیسبووکە ڕاست بێت وایە وڵای بەدڵنیایەوە کاکسە کەوت هەروەکو پێشترش من ئێستا زۆر بەوردی دڵم بیسەری ئەو بابەتە جناوت کەم و زۆر احتمالی هەیە بەرچاوی هەمومان کەوت بێ و حاڵەتە بەڵام هەروەکو باسیشم کرد کاکسەکەیان ڕەخنە هەیە ئێمە دوو جۆر ڕەخنەمان هەیە بە شێوەیەکی گشتی ڕەخنەیەک هەیە کە ڕەخنەیەکی حساسیە بیر بۆ چوونی شخصیە کە زۆر زۆر ئاساییە زۆر ڕەوایە کە هەر کەسێک چۆن هەستی بۆ شتێک هەبێ ئەو ئازادی هەبێت کە چۆن دەری بڵام خۆ جۆری دەربڕینەکەش هەر گرنگە لێرەدا ئایا
ئەگەر هەتا زۆر با بڵێن ڕخنەیەکی شخصی و حساسیش بێ ئینسان چۆن دەری دەبێ ڕخنەکە ئەویان بابەتێکی شارۆک و پێشتر باسم کردەوەیە کە ڕخنەیەکی باڵین پیشەیە ئەوەیە کە ئەو کەسانی کە خۆیان لە ناو چوارچێوە یان پەرەنتێزی ڕخنەگرتن دەبینەوە ئەوان مراعاتی پرۆسەی تێکەڵبوونی هەست و ئەحساس نسبەت بە بەرهەمێکی هونەری یان بەرهەمێکی ئەدەبی یان ئەدیبێک یان فیلمسازێک یان شێوەکارێک یان شانۆکارێک یان هەر موزیسیەنێک لەگەڵ بابەتی هەستی یان ئەحساسی خۆی تێکەڵی نەکات هەڵبەت هەر ئەوەشە کە دەبێتە پێناسەکەر بۆ دروستکردنی یان بۆ لەدایکبوونی با بڵێن ڕەوتی ڕخنەگرانە لە وڵاتێکدا ئەوەی یەکەمیان کە باڵێن بابەتێکی شخصیە ئینسانەکان ڕێی خۆ ڕێی شخصی خۆیان دەدەبڕن ئیتر ئەوە بابەتێکە هەر هەبوو هەشە و بەردەوامیش دەبێت بەڵام لەوێژدا زۆر گرنگە کە ئینسان چۆن دەتوانێت لە چوارچێوەی وشە و با بڵێن دەربڕینی بڵێن جیاواز بتوانێت بە شێوەیەکی ئەرێنی بێ ئەوەی کە کەسی بەرامبەر یان هونەرمەند یان ئەدیب یان هەر کەسێکی تریش هەتا بابەتەکانی تری کۆمەڵایەتیش تێکشکاندن نەبێ و بەڵکو ئەگەر بابەتی یەکەم خۆی لە ناو چوارچێوەی پرسێکی پیشەیش نەبینێتەوە ئەحساسی و شخصیش بێ ئیتریسان لە دەربڕیندا ئاگاداری هەست و وەکو دەڵێن بابەتی دەرونی خەڵکانی تریش بێت چونکە هەر یەک لەوانە هەر ئەدیبێک هەر فیلمسازێک هەر هونەرمەندێک هەر حتا با بڵێن جوگەکانی تری کۆمەڵگاش هەر ئینسانێک کە هەڵدەستێ بە ئەنجامی کارێک لە ناخیدا مەبەستی ئازاری خەڵک نییە بەڵکو گێڕانەوەیە بەڵکو با بڵێن جۆرێکە لە وەکو چۆن لە پلاتفۆرمێکە بۆ ئەوەی کە ئینسانەکان لەگەڵ مرۆڤێک لەگەڵ مرۆڤەکانی تر بتوانێت پەیوەندی دروست بکات لە ڕێگای هونەرەوە لە ڕێگای ئەدەبیات کەواتە ئەگەر بگەڕینەوە سەر ریتمە ئەساسیەکە هیچ ئینسانێک بەرهەمێک ناخۆڵقێنێ بۆ ئەوەی کەسانی تری پێ ئازاددا بەڵام ئەو کەسانی کە بینەری بەرهەمەکەنە دەتوانن ڕێی و با بڵێن بۆ چوونی جیاوازی خۆیان بکە من بەڕاستی هیوادارم بەلانی کەمەوە لە نێو لە کۆمەلگای کوردی و نەتەوەی خۆماندا هەردوو بابەتەکە بە شێوەیەکی با بڵێن ئیجابی یان ئەرێنی بتوانێت بچێتە پێش هەم بابەتە ئەحساسی و شخصیەکە هەم بابەتە پیشەیەکە کە ئەویشان یەکجار گرنگە لە بواری ڕخنەگرتنی هونەریدا و هەتا ئەدەبیشدا. بەڵێ کاک شەهرامگیان برادێکی کەمان کاک بابان حەمە ساڵح نەک بڵێن برادەر هەر خاوەنی فیلم سازانە چونکە بەردەوام لەگەڵمانایە و ئەویش لە خزمەتایە ئەڵێ سڵاوتان لێبێت بە خێراتنی کاک شەهرامەکەم بێ زەحمەت ئایا سربەخۆ نەبوونی دەرهێنەرەکانیش هۆکارێک نییە واتە هەستەکەم دەسەڵاتێکی باش لە دەستی دەرهێنەر نییە ئەمەش هۆکار نییە پێشەوەی وەڵامی ئەمە بیتەوە کاک لوقمانیش وابزانم بە پنینەکەی ئەویش سەرنجەکەی ویشە نزیکە لەوەی ئەمەوە بۆیە حەزەکەم هەردووکیان بەیەکەوە بن کاک شەهرام ئەڵێ سڵاو و ڕێز ئایا فیلم سازەکان ئەنجومەنێکیان هەیە کە دەسەڵات هاوکاری لەگەڵیا بکەن بۆ باید هەمیشە هونەرمەندان چاوەڕێی دەستی دیگەران بن سوپاس. بەڵێ وڵا کاک سەرکەگیان لەبارەی پرسیاری یەکەم سەر بەخۆبوونی هونەرمەند بەدڵنیاییەوە کاریگەریکی زۆری هەتا لەسەر بەرهەمی هونەریەوە ئێمە هەڵبەت من دەتوانم بڵێم کە لە هەموو کۆمەڵگەیەک بگرێت کۆمەڵگەی ئوروپی کۆمەڵگەی تەواو ئەوەی کە پێناسی کۆمەڵگەیەکی دیموکراتیکی بۆ کراوە کۆنتترۆلێک بەجۆر لە جۆرەکان هەیە کۆنتترۆلەکە چییە؟ ئەویژەوەیە کە بەرهەمێکی هونەری ئازاری بینەریابی سەر نەدات یا خوێنەر نەدات ئازاری نەدات لەو ڕۆوە احتمالی هەیە با بڵین سیستەمێکە بێ کە پێشتر پێداچوونەوە بە پرۆسی پێش بەرهەمێنان دەکەن کەوایان لە هەموو وڵاتەکەیە و دەکرێت لی تێبگەین کە با بڵین حکوومەت یا سیستەمی
بەڕێوەبەر بیر لەوە دەکاتەوە کە بەرهەمێک نەبێت هۆکار بۆ ئازاری تاک بۆ ئازاری خەڵکانی. بەڵام ئێمە لە بەشێک لە کۆمەلگایەکانی تر جۆرێک لە کۆنتترۆلێکی دیکەمان هەیە بژەوەیە کە بەرهەمی هوەری چەند لەگەڵ پرۆسی سیاسی حکومڕانی دەچێتە پێش هەڵبەتەوە لە وڵاتاندا زۆرە بە درێژایی مێژوو لە وڵاتانی ئەمریکای لاتین هەمیشە مێژووی کۆنتترۆلکردنی پێشتری بابەتی هوەری هەبووە و ئێمە دەشزانین کە لە ئەوروپاشدا لە لە سەدەی ڕابردوو سیستەمە حکومڕانەکان کە تەواو سیستەمێکی دیموکراتیک نەبوونە بەڵکو وەکو دەڵێن نیمچە توتالیتەر بوونە کۆنتترۆلی بەرهەمهێنانی باڵین پرۆسی هوەریان بەدەستەوە گرتووە جا لەو بینەدا بە دڵنیاییەوە و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بێبەش نەبووە لەو کولتورە لەو کولتورە سیاسی مەبەستە کە باڵێن کۆنتترۆلێک یان چۆن دەڵێن قەتیسکردنی هونەرمەندان ئەدیبان لە چوارچێوەیەکدا کە ئەو بەرهەمێک کە بەرهەمی دێنە نابێت هیچ بە هیچ شێوەیەک ڕخنەی تێدا بێت بۆ سیستەمی حکومڕانیانەوە. بە دڵنیاییەوە لە وڵاتی ئێمەشدا ئێمە دەتوانین بڵێن بە شێوەیەکی ڕەها ناتوانین بڵێن کە با بڵێن هونەرمەند کۆنتترۆل ناکرێت بەڵکو دەکرێت بەڵێ دەکرێت کۆنتترۆلەکە بە شێوازی جیاوازە بەڵام احتمالی هەیە ناتوانین زۆر قاسی نەبین بڵێن وڵا ئەو کۆنتترۆلە وەکو کۆنتترۆلی زمانی با بڵێن نازیەکانە کە بەرهەمی هوەری بەلایەنەوە زۆر گرنگ بوو بەس کۆنتترۆلێکی زۆر لەسەر یان وەکو با بڵێ هەندێک لە وڵاتانی دراوسێ ئێمەیە کە زۆر احتمالی نەگەشت بێتەوە حەدە بەڵام بڵێ هەیە یعنی فیلمساز جا ئێمە لێ هەر دڵین فیلمساز بەس هونەرمەندان بە شێوەیەکی گشتی چونکە سەربەخۆنینە چونکە لە ئەساسدا پێیوەستن بە یارمەتی و زۆر ئاساییەکەوە لە هەموو دنیادا هونەرمەندان پێویستیان بەوەیە کە پشتیوانی بکرێن بۆ ئەوەی کە فەرهەنگ سازی بکەن بە ئەوەی کە بەرهەم بخۆڵقێنن و لە کوردستانیشدا بە دڵنیاییەوە هەم لە بواری ئەدەبی هەم لە بواری هوەریدا خەڵکانێک هەیە کە هەن کە ئیش دەکەن ئەکتیڤن و چالاکن بەڵام ئایا کۆنتترۆل بەسەریاندا هەیە ئایا سەربەخۆن من بە دڵنیاییەوە ینی دیسان با من لە جیات خەڵکانی تر بڕیار نەدەم بەس بە پێی بۆچوونی خۆم نەخێر هیچ کەسێک سەربەخۆنیە لە کوردستان ئەگەر ئەوە هیوادارم نەبێتە هۆی دڵگرانی لەسەر هیچ ئازیزێک لە هیچ ئازێک بەس نەوەڵی سەربەخۆیی نییە بەڵام ئەو دیکتاتۆریەتە وەکو چۆن دەڵێن پرۆسە دوگمایی کە لە وڵاتایی تردا ئەویش نییە ینی کەواتە شتێکە لەو نێوانەدا و ئایا ئێمە ئێستا دەبینین فیلمسازی فیلم دروست دەکە فیلمسازی خۆی تۆ لە فیلمەکەدا لە چوارچێوەی سناریۆکەدا هەست پێ دەکەی کە فیلمساز دەستی کراوە نەبووە و یان لە بابەتێکی بەدڵنیاییەوە ئەو بابەتێک کە وەکو هەرکی سەرشانی خۆی قبولی کردو و ئەنجامی دەدا خۆی وەکو فیلمساز لە حەقەتدا هیچ درێغی نەکردووە هیچ بە بڵێن کێماسین نەبووە بەڵام ئەوەی کە چەند دەستی کراوەتەوە ئەوەی کە چەند لێگەڕاون کە مێژووە خۆی بژێڕێتەوە ئەوەی کە چەند دەستکاری مومنتەکان کراوە ئێمە بە دڵنیاییەوە من وەکو خۆم دەتوانم بڵێم هیچ فیلمسازێک دەستی کراوە نییە و بە جۆرێک لە جۆرەکان دەستکاری بابەتەکەی بە پێی با بڵێن ئەو سوودی ئەو شوێنێک کە فیلمەکەی لێ دروست دەکات ناچارە کە ناچارە نایەت باس بکات ناتوانێت منی بە ئێمە دیسان زۆر قاسیانە زۆر بەڕەحمانەوین بڵێن وڵات دەرگای پێدەگرن و لە سجنی دەکەن نا ئەوەش نییە بەڵام ڕێگایتر هەیە بە ئەوەی کە ئەدیب و هونەرمەند و فیلمساز بخرێنە پەراوێزەوە ڕۆشنبیران بخرێنە پەراوێزەوە موچیان لێ دەبڕن بژێوی ژیانیان دڵنیاییەوە ئەوە لە وڵاتانەشە هەیە لە بازنەی با بڵێن پەیوەندیەکان دەستی کورد دەکەن بە شێوەیەکی ناڕاستەخۆ شەرنی بیگرن بیخەنە سجنەوە نا ئەوە نییە بەڵام حاڵەتێکی بۆ دێنە پێش کە لە سجن خراپترە لە ڕووی دەرونیشەوە پەراوێزی دەخن
ئەوە خۆی لە خۆی دەجا لە ئەگەر وڵامەکەم زۆر لێک نەکێشابێتەوە نەخێر بەڵێ سەربەخۆبوونی هونەرمەند بە تایبەت فیلمسازدا یەک جار فیلمساز یەک جار گرنگە ئایا ئەو سەربەخۆبوونە بە شێوەیەکی ڕەها و مطلق لە وڵاتی ئێمەدا هەیە نەخێر نییە فیلمساز دەستی کراوە نییە فیلمساز فیلم دروست دەکات هەڵقە دروست دەکات هەموو شتێک دروست دەکات کە سەیری فیلمەکەی دەکەی دەزانی کە لە فیلمەکەدا ئازادی ڕەهای نەبووە وەکو خۆی بجوڵێتەوە وەکو خۆی فیلمەکە بەرهەم بێنێ هەر لێرەشدایە پرسیارەکە لەوەدا ئایا ئەم فیلمسازە ئەم ئەدیبە ئەم ڕووناکبیرە ئەم ڕۆشنبیرە باوەڕی بەخۆی دەمێنێت ئایا بەرهەمەکەی خۆی خۆش دەوێت ئایا لە بەرهەمەکەی ڕازی دەوێت وڵی تاکسێکەوە جە من دەتوانم وەکو خۆم وەکو تاکێکی زۆر ئاسای ئەم کۆمەلگایە بڵێم نەخێر لە بەرهەمەکەی ڕازی نابێت بەس باز ناکە نەخێر باوەڕ بەخۆبوونی کێک دەشکێ بەس باز ناکە و لە کۆتاییشدا ئەگەر بێت و باسیش بکە من دیسان دڵم ناڵم دەیگرن ناڵم دەوروبەری ماڵی وەکو نظامە وەکو دەڵێن تەواو تۆتالیتەرەکان دێن نەخێر بەڵام ڕێگای تریان دۆزیوەتەوە ڕێگایەکەش ئەوەیە کە هونەرمەند ڕۆشنبیر دیسان دووپاتی دەکەمەوە و بیرمەند و نخبە لە وڵاتی ئێمە تەواو دای دەبڕێنن بە شێوەیەکی زۆر هێمن بە شێوەیەکی زۆر ئارام بە شێوەیەکی زۆر 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 ملایم وای لێ دەکەن کە تووشی گرفتی دەرونیش ببێت بەڵێ جاچ بگابێکە فیلمەکەی خۆی رازی بێت یان لە بابەتە ئەدەبی هونەرێکی خۆی رازی بێ هیوادارم ئەوەشیان بەرەو چارەسەر بچێت چونکە هیچ شتێک نییە چارەسەر نەکرێ وڵاتی ئێمەش زەمینەکانی هەیە کاکسەکەوتجان ینی ئەو تایبەتمەندی هەیە بە هەردوو بەشێوە هەم بەشە با بڵێن نخبەویەکەی هەم بەشە ئەوامەکەی و هەم بەشە با بڵێن ئەوەی کە ینی با بڵێن دەسەڵاتی گرتوتە بەردەستەوە ئەویشیان مەجای هەیە کە بتوانێت ینی تەوازنێک دروست بکەنەوە و کۆمەلگای کوردی زیاتر بەرەو ئاقارێکی زیاتر مرۆڤ دۆستانە و زیاتر دموکراتیک و زیاتر با بڵێن لە چوارچێوەی فەرهەنگدا ئیشی بۆ بکەن. بەڵێ منیش هاوڕاتم لەو مەسەلەیە جاوە نەکرد لەوێ لە کوردستان لە زۆربەی ئەم وڵاتانەشە هەیە بۆ نمونە چارلی چاپلن کە لەم وەکو پەناهەندەیە کاتوو بۆ ئەمریکا کە 40 ساڵ لە ئەمریکا بوو کە ئەو هەموو ئیشە جوانەشی کرد لە ئەمریکا کردی بەردەوامش کێشە و تەنگەبەرەی بۆ دروستەکرا چونکە پیان وا بۆ ئەمە سەر بە کەرتی سۆشیالیستیە چونکە زۆربەی بەرهەمەکانی بۆ نیێوانەی لێهات هەر لە کۆتاییشە دوای 40 ساڵش هەر مافی پەنابەریان پێ نەدا 40 ساڵ لە ئەمریکا بوو مافی پەنابەری پێ نەدرا بەڵام کەسێک بوو تاکە کەسە لە هەموو دنیاە تاکە ئەکتەرە لە هەموو دنیاە تاکە فلیمسازە دەرێنەرە کە هەموو دنیای هێنایە پێکەنین بەبێ ئەوەی یەک وشە بڵێت کەسانی تر هەبوونە بەس وەکو ئەم نییە کاڵێن هەموو دنیا لە هەر چۆرە دەیەک بەس تەلەڤزۆن هەبوو بێ ئیشێکی چارلی چاپلنی بینی بێ گرنگ نەبووە تێنەگا لە زمانەکە بەڵام لە وێنە تێگەشتووە و پێکەنیوە و هێناوێتێ پێکەنیوە پەیامی خۆشی پێگەیانوە و کاتێکش کە لە ئۆسکار وابزانم لە ئۆسکاری 72 مابوو کە بانگێشتیان کرد خەڵاتی پێبەن هەر بەس ئەو هونەرمەندانە کە هەستنانە سەر پێ هەمویان 12 دقە چپڵیان بۆ لێدا تاکە کەسە لە هەموو دنیاە درێژترین چپڵە لێدان و وەستانی ڕێزیان بۆ گرت بێت ئەمە خۆ ئەوەی کرد لە هەمان کاتشە دەوڵەتێکی وەکو ئەمریکا محارەبەیە کرد لێ ترسا لینا خان لینا طبعا کەسێکە لەو کەسانی کە خاوەنی فلیم سازانە و زۆر کارایە هاوکارمە لە زۆربەی پرسیارەکان پرسیاری زۆر هەستیارەکات ئەم پرسیاری کە لێرە کردووەڵایە فلیم ساز ئازادە فلیم بخاتە خزمەتی ئایدۆلۆژیایەکی خۆیەوە ئەوە پێش ئێستا کاک شەهرام وەڵامی دایتەوە بۆیە ئەمەمدانە بەڵام ئێستا پرسیاری یەکەمی بەلامەوە مەبەستە واخەمە پێشتر ئەڵێ پلان زۆرە بەڵام فلیم سازەکان لە خۆیان لە خۆ باین قبوڵی ناکەن لە ژێر چەترێ کابن وڵای بەداخەوە کە ئەگەر خاڵاتێکی وا هەبێ بەکە بدڵنیاییەوە جناویان لە نزیک زۆر نزیکتر ئاگایان لە بابەتەکە دەبێت بەداخەوە خۆی ئێمە مادام
ئێمە بە شتەکە گەر کەمێک بەرتەسکتر بکەینەوە باسی فیلمسازان کە جا فیلمسازان مادام کێشە گرفتیان زۆرە مادام تێگەیشتن لێیان کەمێک ئەستەم بووە کە هیوادارم بەرەو باشتر بووە فیلمسازان مادام ئەوەی کە پشتیوانی ناکرێن و لە هەمان کاتیشدا ئەو ئازادی ڕەهایەشیان کە بتوان بەرهەمی زۆرە ببن خۆ لەبری ئەوە چەند باشتر دەبێت کە یەکگرتو بن چەند باشتر دەبێت کە وەکو دڵم پەیامی بیر و بۆچوونی مشتەرەکیان هەبێت ئەو لە هەمان کاتیشدا خۆ بیر و بۆچوونی جیاوازیش زۆر ئاساییەکە لە ناو فیلمسازاندا هەبێ بە تەکید فیلمسازان هەموو فیلمسازان هاوڕان نین لە پرۆسە با بڵێن پرسە کۆمەڵایەتیەکان پرسە ئایدۆلۆژیەکانیش بەڵام خۆ دەکرێت وەکو سایری وڵاتان لە مؤسساتی مشتەرەکدا و وەکو چۆن دەڵێن دروستکردنی جونگە و سازمانیان ئۆرگانی جیاوازدا بەیەکەوە بن و بەیەکەوەش بتوانن پرۆسەی هونەری و پرۆسەی ئەدەبی بە شێوەیەکی گشتی لە وڵاتدا پێکەوە بەرنە پێش ئەگەر هەتا هاوڕاژ نەبن ئەگەر لە ڕووی ئایدۆلۆژیاشەوە کێشیان هەبێت خۆ من هیوادارم هەر بەرەو واقعە بچێت. بەڵێ من پرسیارێکی لای خۆمەیە کاک شارامجان ئێستا لەم کاتەیە ئەمە هەمومان نەزانین وەزارەتی ڕۆشنبیری ئەو بودجەی کە هەیە هی خۆی نییە ئەو دوو حزبە باڵا دەسن دەسەڵاتیان بەدەسەوەیە لە ڕێی ئەوانەوە پێدرێ بەڵام ئێستا وای لێ هاتووە سێرەکەی حزبەکان لە ڕێی تەلەڤزۆنەکانی خۆیانەوە بەرهەمەکان پێئەگەیەنن و دابینی داهات و خەرجی بەرهەمەکانەکەن ئایا ئەو بەرهەمانێک کە لەو تەلەڤزۆنانە ئەکرێن ئەگەر بێت و باس لە مێژوویەکی تایبەتی ئەو حزبەش بکات ئێمە بڵین نەکرێت ڕەتی کەینەوە بە یەکجاری یان با بکرێت چونکە پێشووی ئەم حزبانە مێژوو بەشێکن لە مێژووی وڵاتەکەمان ئەمەیان لەسەری چۆنە کاک بوو بورە کاک بە شارامجان ئێمە وەکو ئێستا کێشەکەمان لەوەی ئەڵێن بۆ فیلمسازی کوردی ناڕازیە لە ڕەوتی فیلمسازی کوردی لە دراما لە هەموو بوارەکان ئەوە تا ئێستا ڕەوتێک دروست بووە خەریکابێ بە هونەری حزب ئەم حزب هونەرێکی بۆ خۆی هەیە ئەو حزبەش بۆ خۆی هەیە هەر کەسە بۆ خۆی دەعمی ئەو گروپانە ئەکات ئیش بۆ ئەو بکە ینی فیلمیشمان دراماشمان تەلەڤزۆنەکانیشمان دەمێکامانە بۆ بە هی حزب وە لە ڕێوانیشەوە پارەکە ئەی هونەرمەندانمان یعنی ئەی چی بکەن کاتێککە ئیشێکەکەن ئەوە ڕابردۆکەیان وایە باز لە ڕابردۆکەیانەکەین هەڕەت کرێنەوە قسەکە جناب زۆرەوە کاکسەرکەوتگە مۆزۆی ئەوەی ئێمە ینی پێشووتریش بابەتی وا هەبووە لەسەر مۆزۆی ئایدۆلۆژی ئایا هونەرمەند دەتوانێت ئایدۆلۆژیکی تایبەت بەخۆی هەبێ یان نا ئایا هونەرمەند دەتوانێت لە چوارچێوەی کاری هونەریدا با بڵێن ڕەچاوی ئایدۆلۆژی خۆی بکات یان نا هەڵبەت لێرەدا بەڵێ بەدڵنیاییەوە هونەرمەندیش وەکو هەر تاکێکی تری کۆمەڵگا بیر و بۆچوونێکی سیاسی دەتوانێت هەبێت ئایدۆلۆژیەکی سیاسی دەتوانێت باوەڕ بە مێژوویەکی سیاسی هەبێت بۆ نا ئەوەی کە هەیە ئەوە بەس مختص بە کۆمەڵگای کوردی نییە لە هەموو وڵاتانی ئوروپیدا ئوروپی کام فیلمسازە هەیە کە سەر بە حیزبێکی دیاریکراونە هەر بۆ نمونە لە ئەمریکا کامێک لەو ئەگەر بە دیاریکراوی باز لە پرۆسی فیلمسازی بکەین ئەو فیلمانی کە سیلڤەر ستالۆن و کەسانی تر کردویانە دژ بە ڤێتنام خۆ ئەمریکا لەو کاتەیە ڤێتنامی داگیر کرده بوو ئێمە هەمووشمان سەیریەکەین سەیریشمان کردووە پیتاقەشمان کڕیەوە پارەمان پێدا و بەدڵیشمان بووە ینی کەواتە هەروەکو جنابش باس کرد خۆ ئێستا کامێک لە فیلمساز و دەرهێنەر یان هونەرمەندە هەیە ئارتیستە هەیە لە هەر بۆ نمونە لە ئەمریکایان لە ئوروپا کە بە دیاریکراوی هەتا لە بانگەشەی هەڵبژاردننی حزبەکەی خۆشیان بەشدار دەبن
بەڵام ئایا بابەتی هوەری یان بەرهەمی هوەری یەکجار زۆر و بە تۆخی ببێت زمان حاڵی حزبێکی دیاریکراوە یانەوەی کە با بڵێن ئایدۆلۆژیکی دیاریکرا بەڵکو ئەویشیان زۆر منطقی نەبێت ینی بەڵام لێرە جاوە دەبەسێتەوە بە خودی هونەرمەند کە یان ئەدیب چکە لە ئەدەبیات تێژدا و بابەتە هەر ڕەواجی هەیە کە چەند دەتوانێت تەوازن یان هاوسەنگی لە نێوان ئایدۆلۆژی بیرروبۆچوونی سیاسی خۆی یان مێژووی خۆی هەبێت و لەگەڵ ئەو بابەتە کە بەرهەمی دێنێ دەنا بە دڵنیاییەوە ئەوەی کە هونەرمەندێک یان فیلمسازێک متعلقە بە حزبێکی دیاریکراو یان ئەوە هیچ کێشەیان چکەوە هەر هەبوو هەر دەشبێت چکە هونەرمەندیش بکو هەر تاکێکی تری کۆمەلگا دەتوانێت ڕای بیرروبۆچوونی خۆی هەبێ بۆ پرۆسەی بەڕێوەبردنی وڵاتەکەی خۆی بەڵام هەروەکو تیشمان تێکەڵ نەکردنی یەکجار زۆری بابەتی بەرهەمی هوەری کە بەرهەمی دێنێ لەگەڵ ئایدۆلۆژیان ئەو بیرروبۆچوونێکی خۆی باوەڕی پێ هەیە احتیمالی هەیە بتوانێت بەلانسێک دروست بکە کە بەرهەمە هوەریەکە وەکو تریبۆنێکی لێنێت کە بەس چۆن دڵە توێژێک بگرێتەوە ئەو توێژێکە لەگەر خۆی لە ڕووی پرسی سیاسی و هاوڕان با بڵێن بەشەکەی دیکەیان پشتگوێ بخرێت چکە ئێمە هەروەکو پێناسەیەکی ژێگە پێناسی هوەر بکەین هوەر با بڵێن بابەتێکی جیهانیە بابەتێکی زمانێکی جیهانیە و لە هەمە کاتیشدا ئەو زمانە جیهانی دەتوانێت لە سەکۆی کەسێکەوە بێت کە هەم ئایدۆلۆژیەکی دیاریکرای هەبێ باوەڕی پێ بێت لە ڕووی مێژووی و لە ڕوویەوە هەم ئەوەی کە ڕەچاوی ئەوەش بکات کە خەڵکانی تریش کە لەگەڵ ئایدۆلۆژی ئەم بەرهەمهێنەرە هوەریە یەک نەبن ئەوانش بتوانن خۆیان لە چوارچێوەی فیلمەکەی ئەودا ببینەوە یان با بڵێن ئاسارە هوەرێکی ئەودا ببینەوە بۆیە ئەوەی کە ئایا تەلەڤیزیۆنەکان لە کوردستان پشتیوانی بەرهەمهێنانی بەرهەمی تەلەڤیزیۆنی دەکەن کارێکی زۆر باش دەکەن بۆ ناخواگەر ئەگەر هەموو تەلەڤیزیۆنەکان بتوانن لە هەموو شارەکانی کوردستان یارمەتی دەری هونەرمەندان بن بۆ ئەوەی کە بەرهەم با بڵێن فیلم یا هەر بابەتێکی تری هوەری بەرهەم بێنن ئەوخۆ جێگای دەستخۆشیە جا هەر حزبێک یا هەر لایەنێک یا هەر پارتێکی بێتەوە ئەویان هیچ ئەوەیەک بەڵام دیسانیش ینی ئەوەی کە پێ دڵە سنوور نەبەزێندرێ کە بابەتی هوەری ڕاستەخۆ بێتە تریبۆنی بەرگریکردن لە حزبێک پارتێک یان ئایدۆلۆژیکی سیاسی. کاک شاهرام جان پرسیارێکی کاک سەردارەوە بزانم پرسیارە کاک سەردار هیرانی ئەڵێ سڵاو بۆ کاک شەهرام و کاک سەرکەوت بۆچی پێشان باشتر بوو چ لە شانۆ چ لە دراما و چ لە سیناما ئایا نووسەرمان نییە یان دەرهێنەرمان نییە هۆی چییە یارمەتی داراییمان نییە خۆپارە هەیە بۆ شاجوانەکان یا بۆ بێگانەکان پارە هەیە بۆ هونەرمەند نییە بۆ بێگانەکان پارە هەیە بەڵام بۆ هونەرمەند نییە وڵای سەبارەت بەم بابەتەی وازە باسی دەکات بە دڵنیاییەوە بیرروبۆچوونی جیاوازیش هەیە لەو ڕەنگەدا ئەوەی کە نووسەرمان نەبێ یان دەرهێنەرمان نەبێ یان هونەرمەندمە یا شێوەکارمان نەبێ یان ڕۆمان نووسمان نەبێ وڵای ئەوانە هەمویان هەنە لەناو کورتە ئەوەندەی کە من باڵێن لە دوورەوە شاهیدی بدەم بۆ ئەو مۆزوع بەس کاک سەرکەوت لە وەڵامی ئەو ئازیزەش هوەر لە ناو چارچەی هوەریشدا سینەما هیچ کاتێک پێش ناکەوێت ئەگە بێت و ئەدەبیاتی وڵات پێش نەکە ئەگە بێت و زمانی وڵات پێش نەکەوێت یعنی ئێمە کاتێک دێن دەپرسین ئایا ئێمە سینەمامان هەیە یان با بڵێن پرۆسی شێوەکاری بە شێوە پیشەیەکەمان هەیە یان شانۆمان هەیە یان بەڵێ هەمانە بەڵام چەند ئەدەبیاتمان بەهێزە چەند ڕۆمانمان هەیە و چەند گێڕانەوەمان هەیە ئەوەی کە پێدەگوتە نەرێتیڤ چەندێک لەو بابەتەنێ کەواتە بەشێکی زۆری بەرەو پێشچوونی سینەما بەرەو پێشچوونی ئەدەبیاتە ڕۆمانە شەعرە تا ئێمە لە ڕۆمان لە شەعر
وەکو بە شێوەیەکی گشتی لە کۆنسپتی ئەدەبیدا پێشکەوتن وڵات پێشکەوتنیان کۆمەلگا پێشکەوتن دەستنێنێ بە دڵنیاییەوە باسکردن لە سینەمایەکی سەرکەوتوو یان بوارێکی فیلمسازی سەرکەوتوو یان بابەتەکانی تری موزی باڵێ هونەری زیاتر لە وەهم دەچێت زیاتر لە خەیاڵ دەچێت ئێمە تا نووسەری باشمان نەبێت فیلمسازی باشمان نابێت ئێمە تا ڕۆمانی کاریگەر و باشمان نەبێت بە دڵنیاییەوە فیلمی باشمان نابێت موزیکی باشمان نابێت تابلۆی شێوەکاری باشمان نابێت شانۆی باشمان نابێت کەواتە پەیوەندی هونەر بە شێوەیەکی گشتی بە پرۆسەی بەرەو پێشچوونی ئەدەبیاتی وڵات و پەرەلێل یان هاوتەریب لەگەڵ ئەدەبیات پرۆسی زمانەوانیە پرۆسی پێشکەوتنی زمانە جا با بڵێن زمان بە هەردوو شێوەی وەکو چۆن دەڵێن هەم لینگویستیک و هەم هەرمنوتیک ئەگەر پێنیانی هەر بەزیەکیان ناگرێتەوە هەردوو بابەتەکە دەگرێتەوە کەواتە بەڵێ ئەوانە هەمویان بوونیان هەیە بەڵام ئەگەر بە پێی خواستی ئێمە نیە وەکو بینەر یان وەکو هەر کەسێکی تر ئەوە دەگەڕێتەوە ئەوەی کە ئێمە بەڕاستی ینی با بڵێن ڕۆمان نووسی زۆرمان نینە ئەدیبی زۆرمان هەمانە بەتەکی تەمانە بەس زیاتر بێت دیسانیش لە کۆتایی دەتوان بڵێمەوە بوونی هونەر پەیوەستە بە بوونی ئەدەبیات ئەدەبیاتێکی باشت نەبێت هەرگیز هونەرێکی باش لە دایک نابێت لە هیچ وڵاتێکدا بەڵێ کاک شەهرامجان من کۆتا پرسیارم و ئیتر نازانم ئەگەر خۆت چی ترت هەبوو بابەتەکان دەتوانی تەواو بکەین جارێکی کە پرسیارێکەکەمەوە بەڵام پرسیارەکەم بە سیاغەیەکی کێ بە تەرزێکی کەیە ئایا ئاستی فیلمسازی کوردی ئێمە هەوڵێکی داوە گەشتۆتە هەنگاوێک یان زۆر خراپە و هەر بە کەڵک نایەت کاکسەکەیان بە دڵنیاییەوە پرۆسی فیلمسازی لە کوردستان جا کەکەکەمە لە کوردستان هەر چوار پارچە کوردستان پرۆسی فیلمسازی هەنگاوی یەکجار باشی و ئەوەی من لە دوورەوە با بڵێن دەتوانم شاهید بڵێم ئێمە لە هەر چوار پارچەی کوردستان هونەرمەندی زۆر باشمان هەنا فیلمسازی زۆر باشمان هەیە و بەرهەمی زۆر باشیش خۆڵقاوە ئێمە ئێستا سیر بکەین هەر چوار پارچەی کوردستان قسەکەت پێ بڕم چونکە ئێستا وەڵامێ ئەم پرسیارەی لیناخانی شەر نزیکە لەوەی مناڵێ ئەدەبیاتی کوردی زۆر بەهێزە کاک شەهرام کێشەی ئێمە فیلمسازەکانن خۆیان فێر ناکەن و ناخوێنەوە لە بواری فیلمسازی بەڵێ فەرموو ئەو بۆچونە جنەبیشم تەواو لەگەڵیدام زۆر ڕاستە زۆر ڕاستە وڵاجە کاسەکەی گیانەوەی کە فیلمسازی لە کوردستاندا خەتێکی بەسەردا بێنین نا بەڵام ئایا چەند فیلمساز باوەڕی بخۆیە چەند بەرهەمەکەی خۆی خۆش دەوێت و چەند مەجای پێدەدرێت بۆ ئەوەی کە هەنگاو بنێت بۆ بەرهەمی با بڵێن کاریگەرتر و بۆ بەرهەمی ینی فرەلایەنەتر بەدڵنیایەوە ئەویان بابەتێکی دیکەیە بەڵام ئەوەی کە فیلمسازی هەبێت یان هونەر هەبێت هەر فیلمسازی نا شانۆ شێوەکاری هەموو بەڵێ بەدڵنیایەوە زۆر باشیش هەیە هەنگاوی زۆر باشیش ژاوە و جێگای دڵخۆشیشە ئەوەی کە ئێمەش باسی دەکەین ئەوەیە کە هەنگاوەکان زیاتر بن و کاریگەریەکان زیاتر بن بەشێکی ئەو هەنگاوانە دەگەڕێتەوە بۆ فەرهەنگ بەشێکی زۆر بچووکی پەیوەندی هەیە بە تاک خۆیەوە بەشێکی جار زۆری پەیوەندی هەیە بە سیستەمی حکومڕانی ئێمە هیواداری سیستەمی حکومڕانی زۆر بەبیان و نەبێت لەوەی کە ئەگە خەڵکانێک بیانەوە گلەیە بکەیان ڕخنەیەک بگرن ڕخنەکان بە هەند وەربگرێت و لەو مەجالێکی پێی دراوە مەجار زیاتر بخۆڵکەنێ بە ئەوەیە کە پرۆسی فەرهەنگسازی لە وڵاتدا زیاتر پێشکەوێت و زیاتر ینی گەشە بستێنێت و هاوتەری لەگەڵ گەشەسانی پرسی فەرهەنگسازی لە وڵاتدا باوەڕ بەخۆبوونی فیلمسازان باوەڕ بەخۆبوونی هونەرمەندان ئەدیبان و دوای ئەوانیش چینی توێژەکانی تر زیاتر دەبێت. بەڵێ کاک شەهرامجان طبعا ڕووناخان
هەر هەمان بۆ چوون هێڵێ بەڵام ڕۆمانی باشمانەیە دەبیاتی باشمانەیە وەک میلەتیش ئەوەنە چیرۆک و کارەساتمانەیە بکرێت بە فیلم بۆ ناکرێت نازانم ئەوە ڕووناخان تۆزێ پێش ئێستا کاک شەهرام وەڵامی ئەوەی دایەوە بەڵام من یەک تێبینیەکەم لەسەر چەمکێکە بوو کاک شەهرام باسی کرد لە ناو ئەوانەیە گێڕانەوە ئەلبەتە کاک شەهرام مەبەستی هەر لەوەیە کە لەم وڵاتانە هەیە خەڵک یادەوەری خۆی بیرەوەری خۆی ئەنووسێتەوە ئەو بیرەوەریانە زۆرێک لەو بیرەوەریانە کراون بە فیلم کراون بە شانۆ گرنگ نییە یعنی ئەو کەسانی ئاسایین بەڵامەوە نەریتە کەڵچەرە لە وڵاتانە هەر کەسە و دەفتەرێکی پێیە بەردەوام شتی ڕۆژانەی خۆی ئەنووسێتەوە اینجا لەنەوە نووسێنانە جاری وا هەیە مناڵەکانیان هاتوون نووسینەکەیان بینی و زۆریان بەدڵ بووە و هەوڵیان داوە بڵاو بێتەوە دەی وای لێ هاتۆ بۆ بە فیلم زۆرێک لەو فیلمانە وان یعنی ئێمەی کورد لە هەموو چەمکەکانە ڕۆمان چیرۆکە شعر زۆربەیە باشین بەس لە نووسینەوەی بیرەوەری کێشەمانەیە نیمانە کە ئەوە چەمکێکی زۆر بنەڕەتیە بۆ بنەمای فیلمسازی ئەو کاتە هەموو چیرۆکەکان کۆکرێتەوە نەکۆکەوەی زۆر لە برادەران ڕۆشتون ئەو چیرۆکانیان لەسەر دەمی ئەو خەڵکانەی کە لە ناو کارەساتیان فالا بوونە هەڵەبجەیا بوونە لە لادیەکانە ئەوانە ئەهێنن ئەوە شەر باشە بەڵام من مەبەستمەوە هەر کەسەوە گەری خۆی بنووسێتەوە ئەوە خاڵێکی زۆر ئەرێنی گەورەترە چونکە خۆی ئەزانێ بەچی هەستێکی نووسێ بە هەرچ ئاستێک بێت ئاستی هوەری و ئەدەبی هەرچیەک بێت بەڵام خۆی ئەزانێت چی ئەڵێت چی ئەوێ بیڵێت ئەوە زۆر گرنگە کاک شارام گیان لای من تەواو دەستخۆشی لێکم نازانم میترەگەر بەڕێستان شتێکی کەتە بێ بیرمان نەچوو بێت لە خزمەتام من زۆر سپاسی جناب دەکەم کاکسەکەوت زۆر سپاس بۆ ئەو دەرفەتانی کە بۆ بواری فیلمسازی لە کوردستان جنابەت ئەرکێکی زۆر خستە سەرشانی خۆت و لەگەڵ هاوڕێیان و هاوکاران زۆر سپاسان دەکەم هیوادارمە سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ ئەوەی کە ئەو گفتوگۆیە و ئەوەیە لەگەڵ جەنابەت و لەگەڵ ئازیزانی تریش ڕخسا و بە دڵنیاییەوە خۆم هەر لەو گفتوگۆیانە فێری زۆرشت دەبوو زۆر سپاسان دەکەم زۆر سوپاسی بەڕێستانەکەین بۆ بەدەنگەوە هاتن لەسەر ئەم کێشەی کامڕۆ باسمان لێوا کرد و زۆر سوپاسی هەموو ئەو ئازیزانەشەکەم کە بەردەوام ئەوان هۆکار بوونە کە من بەردەوامی بە فیلمسازان بەم و لە خزمەتتان نابم زۆر سوپاسی هەمووتانەکەم دەستان خۆش بێ و بەو هیوایی کە بتوانین سەرچاوەیەک دروستکەین بۆ نەوەکانی داهاتوومان لە بواری فیلمسازی لەم ڕێەوە بەو هیوایی کە با بزانم توخوا لیناخان پێشەوەی بڕۆینەڵێ وانەیەک تایبەت بە ڕیکلام لە ناو فیلم و زنجیرەی کوردی زۆر گرنگە لە داهاتووە لیناخان بەو هیوای بتوانم کەسێک تایبەت بەوەوە پەیوەستە بە تەلەڤزۆنەکان و ئەو بەشەی کە بایەخ بە ڕیکلامەدەن کەسێ بتوانم بدۆزمەوە و بێت هاوکارمان بێ لەسەر ئەو چەمکە چونکە ئەو چەمکە لە وڵاتانە هەیە بەڵام لە ناو فیلم و درامای کوردیە چەند پێویستە چەند پێویست نییە لەکوێ ئەمانە هەمووی ئیشی خۆی هەیە پێم باشە گەر کەسێک هەبێت لە هەمان کاتە ئیتر بە هەموو برادەران سوپاسەکەن ئێمەش زۆر سوپاسی هەر هەمووتانەکەین دەستان خۆش بێت کە ئێوە هاوکار و پشتیوانی ئەم پێگەی خۆتانن ئەم ماڵی خۆتانن ئەوە بۆ من زۆرە کە هەوڵدەم بەردەوام لە خزمەتتان نابم بەو هیوایی کاتان زۆر لێ نەگرین شەوێکی خۆش و زۆر سوپاس جارێکی کە بۆ هەموو لایەکتان کاک شاران بۆ بەڕێزتان بۆ هەموو عەزیزانە کە بەردەوام